بینەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت شەوتان باش دووبارە مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکتان پیرۆز بێت ئیشەڵا مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەمومان لەگەڵەوەی کێوە ڕەنگە ئێستا بەشێکتان خەریکی ئامادەکردنی خوانی پارشێو بن ئێمەش بۆ ماوەی دوو کاژێر لەگەڵ ئێوە بین پارشێوتان لەگەڵ دەکەینەوە لەگەڵ هاوکارم دکتۆر ئادەم خۆشحاڵین کە لەگەڵتانی نەم ساڵیش سڵاوتان لێبێ و ڕەمەزانتان پڕخێر و خۆشی مانجی ڕەمەزان مانجی خێر و خۆشیە ڕوودا و هەمیشە بەرنامەی تایبەتەوە لە ڕەمەزان لەگەڵ ئێوەیە پاشیف یەکێکە لەو پرۆگرامانەی کەەوە لەوەتەی ڕوودا و هەیە پاشیفیشێ و زۆر جار من و ڕۆژان بەیەکەوە پاشیفمان پێشکەش کردەوە خۆشحاڵم ئەم ساڵیش بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز پرۆگرامەکی ناوازە لە شارێکی ناوازە پێشکەش بکەین. ئەم مانگە واتە لە ماوەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە لە شاری سلێمانی دەبین لە شارە جوانەکەی سلێمانیەوە پارچی و پێشکەشی ئێوەکەین لەگەڵ هەموو ئەو بەرنامانی دیکەی کاڕوودا و تایبەت بە مانگی ڕەمەزان ئامادەی کردووە پارشی وژێکێک دەبێت لە بەرنمەکان کۆمەڵێک بڕگەی جیاواز هەیەەکە ڕوودا و دەیەوێت هەموو ساڵێک لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە بەرنمەی پارشێ و جیاوازتر دەربکەوێت سەرنجی بینەرەکانی زیاتر بۆ خۆی ڕابکێشێت بۆیە لە ماوەی ئەم مانگە پارشێوان ئێوە بۆ ماوەی دوو کاژێر لەگەڵ ئێمە بمێنەوە بێگومان بڕگەکانتان بەدڵە بێ ئەمە توێتان بڵێم کە ئەم ساڵیش یەکێکی دیکە لە هاوکارەکانمان کە پار ساڵیش بە هەمان شێوە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە بەرنمەی پارشێ و دەنگێکی خۆشی هەیە و لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتۆتە باشووری کوردستان و لە پارشێوی ڕوودا و بەشدار دەبێ هاوکارمان کاک پەیام عەزیزیە زۆر بەخێربێت زۆر بەخێر بێتەوە دووبارە بۆ باشووری کوردستان و بۆ بەرنمەی پارشێو بەخێر بێت سڵاو ڕێز و احترام بۆ هەموو گەلی کورد دیسان سوپاسگوزاری دەرگای خوام کە بە بەرنامەی پاشی و لە ڕێگەی کاناڵی جیهانی ڕوودا و لە خزمەتەوە بە ڕێزانین ئینشاءالله بتوانیم ئەو بەرنامەی پاشیوە بە باشترین شێوە ئینشاءالله تەقدیم بە هێوەی عەزیز بکەین ئینشاءالله. کاک پەیام بۆ ئەوەی کە ئێمە پێشتر وتمان کە تیپی موزیکی لور لەگەڵێ من زۆر بە خێراتنتانەکەین پێم خۆشە کا بەڕێزت گفتوگویان لەگەڵا بکەی زیاتر بیان ناسێنی ینی هەڵستم ئەتوانیت هەستی ئەتوانی لێ پێم خۆشە بۆ دوێنە با من مایکەکەیان بۆ بەڵێ گروپی موزیکی لۆر خۆتان بناسیێ کاکە نزاری بەڕێز زۆر سپاس دەکەم کاکە نزار پیرۆزبای ڕەمەزان لە هەموو هاو نیشتمانیانەکەین هیوادارین مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک من نزار زێوی بەڕێبەری گروپی مۆزیکی لۆر زۆر جوان ئەگەر دەستان خۆش ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ دەستخۆشی لە بەڕێست و هەموو ستافی ڕوودا و هیوادارین هەمومان پێکەوە بتوانین بەرنمەیەکی جوان و کاتێکی پڕ ئاینی و پڕ بەسوود پێشکەش بە بینەرەکانمان بکەین من گۆڤەن بەرزەنجی ژەنیاری عودم لە گروپی موزیکی لۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ کاناڵی ڕوودا و هەروەها پیرۆزبایی ڕەمەزانتان لە یەکەم هیچ ئەفشین جەمال عازف کەمانچە زۆر سپاس کاکە پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو کارمەندانی ڕووداوە تەواوی کوردستانیانی خۆشەویست دەکەم هیوادارم ئەم مانگە بتوانین میوانێکی ڕۆحسووکی ماڵەکان بین لە ڕێگەی کەناڵە جوانەکەی ڕووداوە من کۆسار فەتاحم ژەنیاری ئامێری سنتور لە گروپی مۆزیکی لۆر زۆر سپاس تاژ ڕەمەزانم لا پیرۆز بێت هیوادارم ئەم ساڵ ڕەمەزانێکی دینیمان هەبێ بۆ لایەکمان من هەکارم ژەنیاری زەڕبم لە گروپی لۆر زۆر سپاس سپاس بۆ بینەرە و بیسەری ڕوودا و من میرە ئامانجم بەشدارم بە ئەمە ڕتیمەکان لە گروپی موزیکی لۆر پیرۆزبای مانگی ڕەمەزان لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم مانگێکی پڕکەر و بەرەکەت بێ زۆر سپاس زۆر سپاستان دەکەم زۆر سپاستان دەکەم کاکیان دەستان خۆش بێ دووبارە بەخێر بێن زۆر سپاس کە بۆ ماوەی ئەم مانگە لەگەڵ ئێمە بن دەستان خۆش بێت کاک پەیام با دەستپێک بە سوورتێکی جەنابت دەست پێ بکەین زانین کە پێمان خۆشە کە خۆت باسی بکەیت یا رەسوول الله یا شای مەدینە ئەوەی کە هەموو کوردستان و عێراق و جیهان
دەنگ و سەدایەکی زۆر تایبەتی هەیە ئەم سروتە هەر بووە بە سیمبولی ڕەمەزانیش بەڕاستی کە گوێت لێ ئەبێک سەر والله دادا ڕەمەزان و ڕۆژان، جوانیەکانی کاکی دکتۆر، پیرۆزی ئێمە ڕەمەزانت بیرەکەوێتەوە. یعنی لەو کاتە کە تقریبان ساڵی 5 ساڵ لەمەبەر ئەوە لەگەڵ برای عزیزم سامی یوسف ئەو گۆرانیمانە ئێمە پێکەوە دووبارە خوێندەوە، ئەوە دەنگدانەوەی زۆری لە تەواوی دنیا بوو تا ئیستا ئەڵێن تقریبان 350 میلیۆن نەفەر بینەری کلیپەکەی بووە بەڵێ و دەنگدانەوەی ئەلحەمدولیلا زۆر باشی بووە لە سەراسەری جیهان بەدهەی بە لە کوردستان. بە سەرەتا بمبورە سەرەتا تۆ بۆ یەکەم جار ئەم بەڵێ ساڵی من لە 1997 بەڵێ کەواتە بە دەستپێکی پارشەوەکەمان بەڵێ سروتە بەفەر فەرموون کاکە فرێک. يا شي مدينة يا شي مدينة هركز عاشق دال ضلي مشكينا ضلي مشكينا بجمع مدينة بيسم وباواي بيسم وباواي عرزابا بداز رسول الله واي رسول الله واي يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتان ضلي مشكينا لكي مشكينا هروق حاجيان لدور بيت الله لدور بيت الله ببا دوريتو يا رسول الله يا رسول الله يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتان ضلي مشكينا وكي مشكينا جقو شي حرام سربا ورديان سربا ورديان هرخون بقربان شي خير الأنام شي خير الأنام يا رسول الله يا شي مدينة يا شي مدينة هركز عاشقتان ضلي مشكينا وكي مشكينا دەست و چاوتان خۆش بێ دەستی ئێوە خۆش بێ و دەنگی تۆش خۆش بێ کاک پەیام زۆر سوپاس
ئێمە لێرە پەیامی عەزیزیمان لەگەڵا بەڵام بەشەکانی دیکەی کوردستانیشمان بیر نەکردووە حتمەن ئەوانیش لەگەڵ ئێمە و حزوریان دەبی بەتایبەتتر باکووری کوردستان ڕاستە بڕگەکانی ئێمە جیاوازن وەک پێشەکیش باسم کرد یەکێک لەو بڕگانی هەمانە بڕگەی شەوچرایە بڕگەی شەوچرا لە باکووری کوردستان دەکرێت لە مزگەوت واروەها لە دیوەخان و تەکیە و بێگومان لەو شوێنانە دەکرێت کە هاوکارمان عەبدولسەلام ئاکنجی بۆ ئەم پارشەوە لەوێ بڕگەیەکی بۆ ئامادەکردووی ڕەمەزان بۆ خۆی چرایە هاوکارانیشمان ئێرەیان باش ڕازاندێتەوە بە چرا ئەو بەشێکی گرنگی چرای ڕەمەزانیش بریتیە لە سروت و مناجاتی ئاینی لێرە بە شێوەزاری سۆرانی با بڵین ئەمە پەیاممان لەگەڵا لە باکووریش عەبدولسەلام ئاکنجی هەر شەوە و کەسێک کە بە کرماندی سروت و مناجاتی ئاینیمان بۆ دەڵێ لە باکوور تێکستی زۆر ناوازە هەن لە مەدحی ڕەمەزان لە ستایشی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ لە باسکردنی ڕوحانیەتی ڕەمەزان و تەکیە و خانەقاکانی ئەوێش خەڵکی زۆر بەتوانایان هەیە لەبەرەوە ئەوێشمان هەمیشە لەگەڵ دەبێتن و ئەومان لەبیر نەکردووە. مەلا خاڵیدی شێخوەلی لەگەڵ عەبدولسەلام ئاکنجی میوان دەبێت کە زیاتر باسی گرنگی و سروتە ئاینیەکانەکەن کوردیەکان لە باکووری کوردستان پێشەوەی کە ئەوە ببینین ئەو بڕگەیە ببینین حەزەکەم کە دیمەنی شاری سلێمانی لە ئاسمانەوە بە کامێرای ڕوودا شارە جوانەکەی سلێمانی پایتەختی ڕۆشنبیری وەکو زۆر کە سەڵێن شارە حەیاتەکە ئێمە خۆشحاڵین کە ئەم مانگە لەگەڵ بینەرەکانمان بۆ هەر چوار پارتی کوردستان بێگومان ئێمە کە لە سلێمانی و بەرنامە پێشکەشەکەین بۆ چوار پارتی کوردستانە ناونا شارێکی ناوازە شارێکی ئەوە دکتۆر ئادەم لە ئەمڕۆ ناوی ناوە شارێکی بۆچی ناوازە دکتۆر چونکە هەمیشە ڕۆڵێکی گەوریان هەبووە بە سەرکردەی دیار بە زانای زۆر دیار کە خزمەتی ئیسلامیان کردووە بە شاعیر و ئەدیب و نووسارەکەی نالی و سالم و کوردی لەبەرەوە جێی خۆیەتی کە هەمیشە لە مێژووی کورد و کوردستان و ئەمە شوێن و پێگەیەکی تایبەتی هەیە لەبەرەوە من حەزم کرد پێی بڵێم شارە ناوازەکە دەستە خۆش بێ منۆکو خەڵکی سلێمانی سپاس دەکەم کەش و هەوا زۆر ساردە لە سلێمانی باەکی بەهێزی هەیە و بە تایبەتیش کاستۆدی ڕوودا و زۆر لە بەرزیە بۆیە زۆر زۆر کەش و هەواکە لای ئێمە ئێمە کەشێکمان دروست کردیە گەرمی بکەینەوە لەگەڵ پەیام و ئەم مۆسیقە و لەگەڵ میوانەکانمان کە دێن بەشدار دەبن و مژاری گەرم و گوڕمان دەبیتن بینەری ڕوودا و شایانی ئەوەیە کە بەڕاستی لە هەموو کەش و هەوایەکدا تۆ بتوانانی بەرنامەی پێشکەش بکەی بێەوەی کە هەست بکەی بە ئەوەی کە سەرماتە یان ساردە سارد نییە کاک پێیام بەخوا ڕۆژهەڵات چۆن بوو کاناڵی جیهانی ڕوودا و کاناڵی خۆشەویستی منە ئەوە بە حقیقەت دەڵێمە یعنی ئەگەر لە سەر بڵندترین چیای عالم بێ بە کاناڵی بەنامی ڕوودا بێ من حەزی لەکەم یعنی گەرمە بۆ من ئەگە دروستە سەردە بەڵام لەگەڵ هێوەی خۆشک و جناب دادە ڕۆژان وە کاکە دکتۆر ئادەم وە هونەرمەندانی بەڕێز زۆر بۆ من یعنی ئایتیادی و زۆر گەرمی زۆر خۆشە کاک پێیام تۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و چەند ڕۆژ پێش سەهاتی لەوێ کەش و هەوا چۆنە لێرە شار بە شارە گۆڕێ من لە هەولێرەوە کە ئەمڕۆ هاتم کەش و هەوایەکی ینی زۆر جیاوازی هەبوو لێرە ئەوەندە سارد نەبوو کە هاتینە سلێمانی و کە هاتمە دەرێت زۆر زۆر ساردە هەر کوردستانی ڕۆژهەڵاتی هەر عینن وەکو ئێرەیە یعنی هیچ جیاوازێکی نییە کەش و هەواکار لەوێ هێشتا ساردە بە تایبەتی لە هەندێک ناوچە لەوێ زۆر سارد و بەفراویە چۆن لە مەسەڵەن لە پیرانشار لە موحابات لە سەقز لە بانە لە بووکان سارترە تا لەگەڵ کەش و هەوای سەر قەڵای هەولێری پارچۆن یەک دوو شەو وەزان باران وەڵا خۆش بپارە ساڵی ترەبێ بە پێی کەش و هەواکە بگونجێت یعنی ئەگەر بارانیش وایە بێگومان ئێمە شوێنێکی دیکەمان دیارە کرد بەڵام تاوەکو کەش و هەواکە وشک بێ ئەگەر ساردیش بێ ئێمە لەم ستۆدیۆ جوانی ڕوودا و بەردەوامە بین لەگەڵ بینەرەکانمان بەدڵنیاییەوە ئێمە بە مژارە گەرم و گوڕەکانمان ستۆدیۆ و شاشەی ڕوودا و ماڵەکانیش و سۆسیال میدیاش گەرم و گوڕ دەکەین اینجا مژارەکانمان باسی چی دەکەن ڕۆژ
بە سەب فیچەرەکە ببینین یاخود با ئەو بڕگێ ببینین نەک فیچەرەکە و بڕگێ ببینین کە لە باکووری کوردستانمە لە باکووری کوردستانەوە هاوکارمان عەبدولسەلام کنجی ئامادەی کردو و دواتر بڕگەکانی دیکەشمان دەبێ. پارچوو وای ساڵ دیسا بخێر و سلامەت هات مەها ڕەمەزانێ دما ڕەمەزانێدا وەکە ئەف شەف هەر شەفێن پاشیوێ لە ئامەدە ئەزێ ژی بمێوانێکی گەلێکێژە بە بەرنەمەیە شەفچرا بوەرە بم دەمێکی گەلێکی نەخۆشەم دەرباستکم بێگومان ئەس بەحسا ئەرتحەجێ دکم هەموو قوربانیان ئەرتحەجێ بخێر و بەرەکێتە مەها ڕەمەزانێ برێز ببیرتینم خوادێ دوجار نەکە ئینشەڵڵا میوانێ من دوی بەرنەمەیە هەندامێ قاسیدەیان بێژن قاسیدەین گەلێکی خۆش هەر شەف میوانێکی منێن هێژە وەک میوانێ منێ ئیرۆ هەبە میوانێ منێ ئەف شەفژی یە بەرنەمەی عەولجی مەلەخاڵە دێ شێغوەلیا جموشێ لێ ئەوژی یەکش مەغدورێن ئەرتحەجێن مەراچێنەل مەلەتیە هەم خانی وی هلچیە هەم دکانە وی هلچیە سەیدا گەلێک دەرباسی بە خود زاب جوا راضی به انشالله برنامه ما انشالله بخوده بده خاطر ماه رمضان شب لیلة القدر تمام انسانیتی جوی زلزله و آفات محافظه بکه انشالله ام گلک سپاس کن و هیویدار خود جوا راضی به انشالله گلک سپاس ام قا نابر نادنه ملاس حد چوخرشیا تو بدرم ای شفی هون جدنگه که سرحدی گودار بکن بخیر و برکت ماه رمضان ده برنامه شف چرادا طبعی کما موزیک جنان یا سول چپ که سینان و حوالبند خوشی بمرابن هر شف کرم کن سیدای من کرم کن موزیسین نیجا رسول العالمين سيد طاهر أميني من شفيع غير تنينة توبة دارم أي شفيع سروري دنيا وديني رحمة للعالمين بوقنا كارم معيني توبة دارم أي شفيع أي رسول العالمين سيدي طاهر أمينة سرور دنيا ودينا رحمة للعالمين من شافي غير تنينا توبة دارهم توبة دارهم توبة دارهم من شفيع غير تنينا اي توبة دارهم توبة دارهم من شفيع بوقنا كرم عيني توبة دارم أي شفيع روسياهم برقناهم قلب رش كتمير قداهم اللي بلي قتمير شاهم توبة دارم أي شفيع بوكنا كران معيني بوكنا كران معيني يا رسول الله روسيا فرقدها كتمير قدايم لبلي أقتمير الشاهي
لبلي لبلي قتمير شاهي انتو بدرم تو بدرم تو بدرم اي شفيع انتو بدرم اي شفيع. امید برنامه خدا و د کوچه و کلان ادبیات کلاسیک یا کردی ج شاعر و متصوفین کرد قصیده خوش گهدار بکن. یکش دیوانه ملا اسحد چغرشی بو ایجا انبر خوابدن سیده دیوانه ملا احمد خانی مج آمده بهر قصر ایساق پاشا لور جمره ببیجی سبه نابه سبه نابه دنگ مناره من نای فرم حزار رحمن شي حمد إخواني به سبورك يا عزيزة خطير مقامي وعاليك أوي بالشويت يا ميا الوفاء وصل جهنا غميز دارها من نهات بوقت قلبي عاشقاني قل لي قارا من نهات مامد قيدا درد وداغن غميز كارها من نهات صبحي نابت وشفي دنجي منارة من نهات دنجي منارة من نهات الوفاء وصل جانا اوي غميز دارا من نهات من نهات من نهاي الوفاء وصل جناي غمز دراي من هاي يا تو قلبي عاشقاني اي قل لي قرا من هاي ما مدخيدا اي درد وداغا اي غمك سارة من هاي سبحان وشمي اندنقي منارة من نهات من نهاي اي سبحان بيت وشمي اندنقي منارة من نهات من نهاي درد وداغم بقرارم ببهارم بچمن بحبيبم بتبيبم هر غريبم بوطن شبح يعقوب عشقا يوسف يقول بريخن مونسي درد وغماني ساكن ببيت الحزن سبحي نابت سبحي نابت وشبه دنجي من آرام النهار وشبه دنجي من آرام النهار
خراره به بهاره اوی به چیمای اوی به حبیبم به طبیبم هم غریبم به وطن اوی 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 مونس درد و غمانی اوی 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 ساكن بيت الحزين اوي منسى درد وغماني اوي ساكن بيت الحزين اوي صبحي نابت صبحي نابت وشبه دنقي منارة من نهاد الصبح نابت وشبه دنقه منارة من نهاد وشبه دنقه منارة من نهاد تبيش قيمة لأحمد خاني في قصيدة بو في سردمك وامتدا شبعت حاجة قال لك ملا اخوان نجي هندن مسكتين خو دنگ براسي قال لك جمنا ران نهار كلا تجي تجيبو خودي تجارنك يعني اب خوجي هل بيعرض نقاري ونجي بيعرض حاجه دي از باورم يعني شيخ احمد خاني قدس سره مرفد بهما روحانيته وتغيرها يعني او قصا ساعه تخوج ليه بدنگ سرحدي قال لك خوش بو تما شوان نيشا شب چرا ناوی برنامه ما رونایی شبی رونایی پاشیوی او رونایی امیرو الور خود بکن به الهی قصیده کی داوی سبی پاشیوی دیسامی به هورابن بخاطر و سیدا ما بهرم مدینه بدنگ خوای خوش بخاطر و چون مدینه سجر سلام مدينة باغ وبستان مدينة قولوا ريحانة جي روضة رسول الله مدينة باغ بستانة مدينة قول ريحانة مدينة باغ بستانة جيرة ودار رسول الله مدينة باغ بستانة جيرة ودار رسول الله خبا بيغمبري كسكة دلوجي قاري ما خشكة خبا بيغمبري كسكة دلوجي قاري ما خشكة شو مدينة شو مدينة شو مدينة سجر سلام شو مدينة شو مدينة شو مدينة سجر سلام جربة كنت دا كفتي جربة بيني مسقفتي بجانو جي قريباتي خدا بيجي رسول الله شو مدينة شو مدينة شو مدينة سجر سلام شو مدينة استخاري من قبل كاب في حالي شو مدينة شو مدينة شو مدينة سجر سلام شو مدينة شو مدينة شو مدينة سجر سلام
بڕگەیەکی دیکەمان هەیە باسی چیەکەین باسی خواردنەکەین لە مانگی ڕەمەزانە ئیتر هەموو چاوەکان لەسەر خواردنە بێ لە مانگی ڕەمەزان لەبەرەوەی کە تۆ چەند کاژێرێکی زۆر بە ڕۆژووە بی هەموو ئامادەکاریەکان بۆ خوانی بەربانگە بە دڵنیاییەوە ئینجا بە تایبەتتر ئێستا بەهۆیەوەی کە وەرزی بەهارە و نەورۆزە و اینجا یا کوردستان پەخی گەڵامی هەیە کراوەتەوە بەڕووی جیهان ئێمە زۆر خواردنی جیاوازی وڵاتانی دیکە هەیە ئێستا لێرە لە کوردستان بەردەستە لە کوردستان هەیە زۆر خواردن هەیە بەڵام ئێمە باسیەواکەین ئەو خواردنانی کە بە تایبەتی لە دەرێ لە وڵاتانی ئەوروپی وەک خۆمانەڵین لە غەرب زیاتر خەڵک ئەیخۆن ئارەزویان لەسرە لەگەڵ فراوانبوونی ئەو هەموو ڕێستۆرانت و هاتنی ڕێستۆرانتی جیاواز بۆ هەرێمی کوردستان بەشێکی ئەو خواردنانە تۆ تەنیا لە موبایلەوە نایبینی ئەگەر حەز لێ بێ دەتوانی زۆر بە ئاسانی دەستت بکەوێ خواردنی سوشی یەک لەوانەیە کە ڕەنگە ئەوانەی حەزیان لێ کەسانێک بن کە زۆر بە تایبەت حەزیان لێبێ دکتۆر تۆ خواردوتە من هیچ تاقیم نەکردەوە بەس لە خۆمەوە لەگەڵ بەرنمەکە میوانەکەشمان لێرێ دواتر بۆمان باز دەکا حەز دەکەم تاقیکەمەوە ڕاستیتەوێ منیش نەم خواردووە و کە سێریشی ئەەکەم هاڵێ طبیعەتم ناچێتە سەری مەگەر ئەمڕۆ خاتو ئەسرین وا بکات حەزمان لێبێ میوانەکەمان خاتو ئەسرینە شارەزایەکی زۆری لە دروستکردنی سوشیە هەیە کاک پەیامیش لەگەڵمانە بێ وڵا لە یابان خواردوم بەڵێ لە یابان ینی ستاندارد ستاندارد خاتو ئەسرین زۆر بەخێر بێت کە لەگەڵمان بێ ئەسرین ینی چی واتاکەی چیە؟ ئەسرین یعنی فرمێسک ڕۆکی گەشە هی ڕۆژهڵاتە کەلیمەیەکی ئەدەبی کوردیی ڕۆژهڵاتیە یعنی فرمێسک خەڵکی ڕۆژهڵاتی کوردستانی کام شار خەڵکی بۆکانم خەڵکی بۆکانی دڵوا بەخێر بێت ئێستا سڵاو لە خەڵکی بۆکانی بەخێراتی زۆر خۆشحاڵین کە دوو ڕۆژهڵاتی ئەمڕۆ لەگەڵمانن خەڵکی ڕۆژهڵاتی کوردستان من شەشحاڵم لە بەرنامی ئێوەدا زۆر سپاس بەخێر بێت باسی سوشی بکەین لە کێوە دەستکردبەوەی کە حەزت بۆ ئەم خواردنە بچێ حەز بکەی نەکبی خۆی دروستی چی بکەی بەڵێ خواردنی سوشی یەکەم شت ئەوەیە خواردنێکی ژاپۆنیە خواردنێکی سەحیە چون بە ماسی و ئەو شتانە دروست ئەکرێ ینی ماسیە خودڕەواتە و جایەکی گیاهێک کە لەژێر ئاوی دەریایە بە نێوی جۆلبەک کە دەکرێتە گەڵایەک گەڵاکە دەبێتە نووریشیت کە سوشی پێوە دروست ئەکرێت گەڵاکە ماسی تێ ئەکرێ برنجی تێ ئەکرێ سەوزەواتی تێ ئەکرێ و ئەپێسترێت و حاڵتێک و دۆڵما تێ ئەگەی بە بڵێن دۆڵمەی ئەمەیان دڵمەیەک دڵمە ئی پێچی تۆ برنجەکە دیار نییە بەس ئەم خۆی دیارە و پێکاتڵمەیە بەڕاستی گەڵایەکە برنجێکە بەرگرفتە لە ماسی و ئاڤۆکادۆ ئەتوانی لە ئەنەناس ئەتوانی لە مانگۆ ئەتوانی لە کاهوو لە خەیار لە تەماتە کامیان زۆر خۆشە لە هەموو نوعێک دروست تاقی بکەینەوە وڵا یەکەم جار کە کەسێک قەتی نەخوارد بێت تامەکەی تۆزە غەریبە بەلایەوە باشترەوەی بە میوەکان تاقیکاتەوە دوای بچێتە لای ماسەکان لە ماسەکانەوە دەست پێ بکا بە ڕووبیان دوای بچێ بەلای سەلەمۆنەوە ئەو کات دەتوانێت بەلای کڕژاڵ کراپستەیک کە خۆشترین خواردنە بەلای منەوە بەڕاستی تۆ خۆت یەکەم جارکە خواردە چه هەستێکت هەبوو ئەمانە و هەستت هەبوو کە یەکێک تاقی نەکردەوە دەیخوا یەکەم جار کە خواردم بەلامۆ زۆر غەریب بوو یەکەم جاری خێرا بە ماسی دەستم پێ کرد ماسەکەم خوارد زۆر غەریب بوو بەلامەوە دوای یەکی کەم خوارێکی کە بوو بەسییان و ئێستا خۆم سوشی دروست دەکەم و سوشی خۆریش بەڕاستی بڕیارەتدا ینی کە خواردنە تایبەتە دروست بکەیت من کە چوومانێ و ڕێستۆرانتی ABC سلەیمانی دەستم پێ کرد لە ئیشکردن لەوەیە لە هەموو مەتعەمەکە یازدە مەتعەمەکە دەستم کرد بە ئیش لە هەمویان ئیشم کردو بەردەوام لە هەمویانە ئەلاقم زۆر چۆ سەر سوشی پێم خواردنێکی زۆر سەحیح بوو لەبەرەوەی کا ڕۆنی تیانە زەیتی تیانە شەکری تیانە خواردنێکی زۆر سەحیە چین ئەو سوودە تەندروستیانی کە هەیەی برنجێکی هەیە کە برنجەکە نیشاستی زۆرە بەس کە ئەیشویتەوە زۆری ئەشۆیەوە نیشاسەکەی ئەگریت وەکو کەتە دروستی ئەەکەی ڕۆنەکەشی ڕۆنی کونجیەتەیەکەی ینی زەیتێک کە بەکاری دێنیت تەندروستی ئینسانی زۆر پێوەیە باشە قەڵەوت ناکە و دواهمی ئەوەی کە
ئەو نوریشیتێکە لەگەڵیتی سەرشار لە ئۆمەگاسەیە خاتو ئەسرین چی قەڵاوت بکە خۆی یەک تۆزە هەر تێر ناخۆی پێی ئەگەر تۆ یەکێ بێوانە بۆ تێر بێ سوشی جۆرێکە ئەگەر تۆ 5 دانە پێش ئەوەی کە بچیت سەر ناخواردن 5 دانە قاشی بچووکی بخۆیت مەعیدەی تۆ پڕەکات ئەحساسەکەی زۆر شتت خواردووە ئەحساس قورسایەتی ئەکا مەعیدەکەت بەردی دڵت بۆ شتێکی کە ناچێت هیچ چیەوە بۆ شێوەیە ئەنی وەک تۆ باست کرە و پێکاتانی هەموو تەندروست بن و سوک بن کەواتە چی لە ناویا هەیە کەوات لێ ئەکات تۆ گەدەت تێر بکە لەبەر ئەوەی کە برنجەکە بە شێوازی کەتە دروست ئەبێ تۆزە قورسە مەعیدە قورسەکە حاڵەتێکی هەیە کە تۆ 3 دانە 4 دانە ئەخۆی وەگەوا بێ قاپێکی گەورەت برنج خوار بێ چون کەتە بەقەوەترە تا برنجێکی کە ئەیکۆڵەن و دای ئەڕێژن ئاوەکەی برنجەکە ویتامینەکەی ئەڕژێ تەواو ئەبێ کە کاتێک کوڵا باشە دای ئەڕێژن لە کوردستان ڕەوازی باشی هەیە خەڵک حەزی لەم خواردنەیە ئێمە لە ئەیبیسیە کە ڕۆژانە زۆربەی خەڵک ڕووی تێ ئەکا مشتریمان هەیە و یازدەمەت ئەمی تایە زۆربەی دێن بۆ لای سوشەکەەوە کیوایە خواردوویە لەوە پێش یا لە وڵاتەکانکەوە هاتوۆ تۆ خواردی و بازە کەسانێکیشە نەیان خواردو دێن تاقیەکەنەوە لە 200 کەس هەفتایەکی بەلایەوە خۆشە بێت و خواردنی سوشی هەڵەبژێرێت دەیکاتە خواردنێک کە بیخوا بەردەوام ماوەی کیش خەڵک نەسەرن کە ئەی خواهی وایە پێی خۆش نییە باشە پێی غەریبە تامەکەی ها چۆنڵێ گەورە و بچوو گەنج و پیر هەموو خواستیان لەسرە یان گەنجەکان زیاتر بەڵێ پیاوێکی پیر هات لە ڕۆژانەدا جلێکی کورتی لە بەرا کرد بوو هات بۆ لای سوشیەکەمیش سیرێکم کرد کتم کاکی جان ئەوە سوشیە یەزانم تۆ بە من دەڵێ کتم لە چۆ بینیتە بتی لە تەلیزۆن تۆشم بینیوە تم لە چۆ کتی لە ئەیبیسیە کتمەوە سوشیەکی حەزم لێ خۆم خۆشیرینی نییە وەڵا قاپێکی بر پڕی کرد خواردی یەکەم جاریشم بوو بەڵام زۆر خۆش بوو باسی یەکەم جار کرد زۆر خۆش بوو کاک پێیان بەڵێ تۆ چه هەستێکەکە بوو کە یەکەم جار سوشی خوارد وڵای من ماوەی 12 ڕۆژ لە وڵاتی ژاپۆن بوویم کۆنسەرتمان هەبوو لەوێ خیابانێکی هەیە بە ناوی شیبویا ئەوانێکی لەوێ بوون پرسیارمان لیان کرد ئەیانوت ئەو خیابانی شیبویا 6 ساڵە 6 ساڵ دوکانەکانی قەپات نەکراون یعنی هەر بەردەوام کراوەیە شەو ڕۆژ ئێمە وەڵا چون بۆ ئەوەی لەگەڵ دۆستان زۆر زۆر ینی بۆ جاری ئەوەڵ بوو زۆر زۆر حەزمان لێ کردووە زۆر ینی دوای ئەوە تامت کردەوە کە ئەوە ئەوەڵ یەکەم و ئەخی ئەگەر زۆر خۆش بوو بێ ئەبوو دووبارەت کرد لا ئەخۆ لەبووە شوێنی لە بووە کە بیخۆین کەواتە بەدەستی خات و ئەسرین بیخۆ ئارێ وەڵا لە ژاپۆن چ خواردنێکی دیکەت خوارد کە زۆر وڵا ئەو شی بووە لەوەی چون زۆربەی چێشتەکانیان مەحەلین ئێمە هەر زۆربەی مەکدۆڵاندمان خواردنەوەی بەڵام خۆ ئەوشی بۆیە زۆر ینی بۆ ئەوەڵ جار ئێمە تامان کرد زۆر خۆش بوو هات و ئەسرین سوشێکی بۆ دروست با یەکەم و کۆتانە بێ با دووبارەی کاتەوە وڵاتت لێ ئێمە سوشی بخوات بەردەوام پێکاتەکانی ئێوە لە دەرەوە بۆتان دێ لە خودی ژاپۆنەوە دێن لە وڵاتانی تر وڵا لە خودی ژاپۆنەوە دێهێنن ئێمە مانگەی پێشتر داوای دەکەین داوا دەکەین بۆ 3 مانگ بۆ 2 مانگ بۆ مادێنن مێژوەکی هەیە بۆی ینی کەیەوە چەند ساڵە تەمەنی سوشی سوشی زۆر کۆنا زۆر کۆنا ناتوانین بڵێن تەمەنێکی دیاریکراوی نییە دیاریکراوی نییە ناوەڵا زۆر زۆرە و وڵاتەکانی کەش بەردەوام زۆر تەقلیدی لێ کراوەتەوە لە سوشی وەکو فلیپین هێندی سوشیان هەیە بەس بە شێوازێکی کە سوشی دەکەن ینی لاسای ئەو وڵاتیان کردوتەوە هەر ئەو خواردنە دەکەن بە نەوعێتێکی کە بەڵام لە ئەسڵە ئەو خواردنە هی ژاپۆنە زۆر زۆریش مێژوێکی کۆنی هەیە نازانین بڵێن هی 1000 ساڵەیە 1000 ساڵەوە پێشە باشە ئێمە لەبەرەوەی لە کللتور و دابوونەریتێکی دینی و کۆمەڵایەتی خۆمانین هەر کاتێک کە بمانەوە شتێکی جیاواز بخۆین دەپرسین ئەمە گۆشتەکەی یاخود با بڵین ئەم خواردنە حەڵاڵە یاخود حرامە ئەو پێکاتانی کە لە سوشیە بەکاردێنرێن هەمویان حەڵاڵن ئەوە ینی ڕێگە پێدراون حەزەکەم دواتر لە دکتۆری ژەو پرسیارە بکەم کە بەڵام پێشەوە
پێم خۆشە خۆت وەڵام بیتەوە پرسیارێکی جوان بوو چۆن زۆربەی مشتەرەکانان پرسیارە ئەکەن پرسیارەکە حەڵاڵە یا حرامە حەڵاڵە چۆن لە سەوزیجاتە چۆن گۆشتی ماسیە حەڵاڵە ینی شتێک نییە کە حەڵاڵ نەبێت خۆی هاوکارێکی دینی ئێمێ بەڕاستی لە زۆر کە لەو ڕوانە کە پرسیارمان هەبێت لە بەڕێ زیانە پرسین وەڵاممانەیەسەوە بۆیە حەزەکەم خۆی ئەو وردەکاریە باس بکە ئەوەی ئەو باسی کرد پێکاتەکەی هەڵبەدە من نەم خواردووە حەزەکەم تاقیکەمەوە بەڵام ئەو پێکاتانەی ئەو خات و ئەسلیم باسی کرد هەڵبەت لە ڕووی دینیەوە کێشەی نییە چونکە هەموو ئەو پێکاتانە دروستە خواردنیان یەک بەتەنیا کەواتە بە یەکەوەشە تو بێگومان ئەگەر تۆ بەتەنیا دروست بێ پێکیشەوە هەر کێشەی نابێت خات و ئەسرین تەنیا سوشیە زانی دروست بکەیت یان لەو خواردنە غەربیانە چی دیکە دروستەکەی من لە ئێستاوە دەستخۆشی لە دوو شێفی زۆر بەڕێزمەکەم کە زۆر شتیان لە IBC فێری من کرد یەکێکان شێف عەبدولعەزیمە و دووەم کەس شێف جەماڵە زۆربەی خەڵکی سلەیمانیش ئەیان ناسێ ئەو دوو کەسە زۆر حەولیان لەسەر مندا و هێستاش حەولم لەسەر ئەدەن و من زۆرم ماوە کە وەکو ئەوان ببم لە خواردنی غەربیەکان لە ئستێک هاوس ئیشم کردووە بە ناوی شوێنەکان نەڵێن بەڵێ بەڵام باسی خواردنەکان بکەین گۆشتە ستەیکە باشە ئەوەش خواردنێکی غەربیە تۆ باسی ئەوەت کرد کە لە فلیپینیش سوشی دروست دەکرێت بە شێوازێکی تر بیرتانەوە نەکردەوە سوشی کوردیش دروست بکەن کردومە ئەو پێکاتەکەی چۆنە با باسیەوەش بکەین ئەی زۆر باشە دەمدی مناڵان زۆربەی حەز لە فستەق و ئەو شتانەیە لە ڕەنگی سەوزبوونەکەی هێنام لەگەڵ کوندی فستەقم ورد کرد تێکاڵم کرد سوشیەکمان دروست کرد بە نێوی سوشی کوردی بە خەڵک زۆر حەزی لێتی بە کافەرەکەی چی بوو کابەرەکەی برنجە هەر لەگەڵ ئەنەناسە لەگەڵ کراپستەیکە کە برنجەکە ئەخینی نۆ فستەقەکە دەورەکەی هەمووی بێتە فستەق وەک شیرینی لێدە هەر جۆرێکی شیرینی شەیە بۆ شێوەیە خەڵک حەزی لێ بوو زۆر هەر مناڵیان گەورەش وەڵا گەورەش ینی بەردەوامیش دەیکەن بەردەوام بەس کەسێک ئێستا بڵێ من سوشی کوردیم دەوێ وەڵا نام ئەنا سوشی کوردی هەیە زۆر باشە کەواتە تامی جیاوازترەوە نییە پێکاتەکانیشی لە کوردستان دەسەکەوە بەڵێ هەیە ئەتوانی لە خەیار و تەماتە ئەتوانین دروستیکەی لە فستەق استفادەکەی بەس ئەو جولبەکەی هەر دەوێ نووریشیت ئەو ژاپۆنیی هەر دەوێ و گەڵایە ئەمجارە پێیان دەبێت سوشی کوردیش تاقیق پێیان پرسیارەکەت نییە لەسەر سوشی تۆ لەوێ بینی و تا جیاواز بووە هەستەکەم حەزەلی نەبووە کەوتیتە خۆش بوو ئێمە جارێ ئەو تقریبان ئێمە 15 ساڵ لەمە بەر خۆش بوو یعنی خواردمان خۆش بوو ئێستا نازانم خاتو ئەسنی هەر وەکو عیلان وەکو ژاپۆن دروستیەکە ئەتۆ تەشریف بێنە بۆ IBC من وەکو ژاپۆن ئەوە گوت کە جناب داوت کە بێ بۆ لای جناب باشە پێیان لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست ناکرێ لا وڵا نەبیوە وەڵا من نەبیوە ناوەڵا پرسیارت نەکردووە هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان مەگەر لە تاران مەگەر لە تاران لە چەند جێگای ئێران هەیە لە ڕۆژهەڵاتنا هەیە لە ڕۆژهەڵات بەڵێ لە تاران هەیە لە تاران هەیە بەڵێ لە تاران هەیە لە شیراز هەیە لە ئیسفان هەیە لە تەورێز لە ئۆریمیا ڕستوران هات هەیە کاوانە دروستەکەن سوشیان هەیە باشە ئێمە هەر باسی سوشیمان کرد بەڵام ئەو خواردنانەی دیکە کە هاونیشتیمانیانی خۆمان زیاتر حەزیان لێ داوایەکەن چین لە ڕەمەزان بەتایبەت ڕەمەزاندا وەڵاهی زۆربەی خواردنی کوردی مدلست حەزیان لێە بەرەو بەشی برنج و فاسۆلیا بەڵێ قۆزی ئەو خواردنی کوردی خۆمان زۆربەی حەزیان لەوەیە خات و ئەسرین زۆر سپاس دەکەین دەستە خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ بەرنامە زۆر سپاس جارە دابنیشی لێرە پێکەوە با گوێمان لە سروتێکی دیکە بێ کاک پێیام لەگەڵ تیپی موزیکی لۆر فەرمونون چیتان ئامادەیە کاک پێیام وڵا ئەو ئاهەنگە هەر ئەمڕۆژ ینی دروستم کردووە بە ناوی ڕەمەزان یعنی بۆ مانگی مبارەکی ڕەمەزان ئەوە بوو بەر لە پرۆگرام و شتێکی تایبەتە جا شعری وەفاییە بەڵێ شعرەکەیکی وەفاییە ئینشاءڵڵا بە دڵی بینەرانی شعری وەفایی بی و ئێوە لەگەر ئەم تیپی میوزیکە جوانە بیکەن بە دڵنیاییەوە شتێکی بە دڵی بینەرانی ئیشەڵڵا فەرمون فەرمون
رمضان رمضان مانگی پیروزی قرآن مانگی پیروزی قرآن رمضان رمضان مانگی پیروزی قرآن مانگی پیروزی قرآن ألا إنساقي مستان بحقي بير ميخانا بحقي بير ميخانا بقردش بين جميمي بيادي جاوي جانانا بيادي جاوي جانانا رمضان رمضان مانگی پیروزی قرآن مانگی پیروزی قرآن أتو أي روحك مساقي أتو أي عمرك مترب أتو أي عمرك مترب فيا بيتك جنقوني لما دم بين بيمانا لما دم بين بيمانا رمضان رمضان مانگی پیروزی قرآن مانگی پیروزی قرآن دەستان خۆش بێ دەنگی تۆش خۆش بە کاک پێیان زۆر سوپاس بەڕێزان باسی مژارێک دەکەین لە مانگی ڕەمەزان ئەویش بازارە لە مانگی ڕەمەزاندا بازار بێگومان خواستێکی زیاتری دەکەوێتە سەر هاونیشتیمانیان زیاتر خۆیان ئامادە دەکەن لەبەرەوەی کە لە سەرەتاکانی ڕەمەزان بۆ ڕەمەزان خۆیان ئامادە دەکەن کە دیچینە دوای 15مین ڕۆژی مانگی ڕەمەزانەوە ئیدی خەڵک بەرەو جەژن خۆی ئامادە دەکات ئەوەی کە گرنگە چۆنیەتی چاودێریکردنە لەسەر بازار و دوکان واروها فرۆشیارەکان لەسەر ئەو بابەتە ئێمە میوانداری بەڕێز ڕێکان جەمال سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایم قامیەتی سلێمانیمان کردو کاگرەکان زۆر بەخێر بێ مانگی ڕەمەزانت پیرۆز بێ وەکو لیژنەکانی قایم قامیەت ئەو پلانت چییە کە داتان ناوە بۆ چاودێریکردنی بازار لە مانگی ڕەمەزان بەڵێ سپاس بێ سپاس بۆ من دەرفەتە پیرۆزبای مانگی ڕەمەزان لەسەر جە مسلمانانی جیان بە گشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی دەکەم بەڵێ هەڵبەتە بە دڵنیایەوە بەوەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز خواستێکی زۆر لەسەر خواردن بە تایبەتی خواردن دروستە بێ خواردنیش جۆرا جۆرە هەم بابەتی ترشیات هەم بابەتی شیرەمەنی هەم بابەتی ئەو بابەتانەی کە ڕۆژانە مسلمانان بۆ بەربانگ و بۆ سەر خوان و سفرەکانیان بەکارێنین ئەرکی ئێمە لەسەر ڕاستپادەی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی کارەکان ئێمە لە چالاکتر کراوەتەوە چڕتر کراوەتەوە ئێمە ڕۆژانە بە دەولاچوون بۆ سەرجەم
هەموو ئەو سێکتەراناکەین کە ڕەبتی بە ژیانی تاکە بە تاکەی هاوڵەتیانی شاری سلێمانیەوە هەیە هەڵبەتە لە مانگی ڕەمەزانە زیاتر و چڕتر و پڕتر بە دوجارچوونەکان چڕەکەینەوە وەکو تیمێکی تایبەتمەند کارەکەین ئەندامی سەرجەم لە بەڕێوەبەراتی و لایەنە پەیوەندیدارەکانی سلێمانی لە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتدا ڕەنگیان ناوەتەوە لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی لیژنەیەکی تایبەتمەندتر تایبەت بە وانگی ڕەمەزان دروست کراوە ئەویش کە نوێنەرایەتی بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی قایمقامەتی سلێمانی بەڕێوەبەراتی گەشت و گوزارەکات کە بۆ بە دواداچوونە بۆ ئەو شوێنانەی کە مەیفرۆشی تیادا دەکەن زۆرجار شوێنەکان بە شێوەیەکی گشتی هەمووی داخراون لەبەر پیرۆزی مانگی ڕەمەزان بەڵام زۆرجار کۆمەڵە هاوڵاتی لێرە و لەوێ لەسەر جادە لە شوێنەکانی کە لە شوێنە گشتەکانی فرۆشێت ساڵانێ مەکەیسی زۆر بەتوانێت بۆیە بەڕێزیان ئەو لیژنە تایبەتمەندە لە بانەوە دەست بەکارە بن کە سەرجەم و شوێنانە بەسەر دەکەنەوە کە گومانیەوە دەکرێت کە بڵێن مەشروباتی سەرمەستی تیادا فرۆشێ کارەکان ئێمە لە ئێستادا لە سەفرۆنی بەڕێز قایمقام دەلیژنە بۆ ناو بازار پێگەێنراوە هەر لە دەستپێکی بەیانێکی زۆر لیژنەمانەیە تاکو درنگانێکی شەو کە ئێستاە بە لیژنەی ڕێستۆران کۆتایی تەیە ئەم ماوەیە بەڵێ چرتر و پڕتر کارەکانمان وەداچوونەکانمان چڕێکینەوە لەسەر دوو حاڵات ئەویش کوالیتی نەوعەکە و هەم نرخیش چاودێریەکەین هەم کوالیتی ئەو ماوەدە خۆراکیانی کە بەردەست هاوڵاتیان نەکەوێت باشە لەسەر گرانی نرخ چونکە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لەگەڵ بابەتی دراوەکان و وارووا بەرزبوونەوەی بەهای دۆلار ئەمە زیانی زۆر بە بازار گەیاندووە ینی وای کرد کە هەندێک فرۆشیار لە خۆیانەوە لەسەر هیچ بنەمایەک نرخەکان زۆر زیاتر لەوە بەرز بکەنەوە کە چاوەڕوان نەکراو بوو تاوەکو چەند چاودێری نرخەکانەکەنەوە بەڵێ ئێمە بەداخۆ ناتوانم بڵێم هەمووی بەڵام بەڵێ ئەوەی کە جەنابە فەرمی بڵێ وایە کۆمەڵێک کەسەن بەرزبوونەوەی نرخی دراوە جێگرنەبوونی نرخی دراوی دۆلار بە هەند وەرەگرن ئیستیغلالی بازاری پێکەن ئیستیغلالی کەسی کڕیاری پێکەن بۆیە ئێمە بە دوواداچوونەکان زۆر وردوواگەر سەیری پیجی فەرمی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بکەی بەردەوام ئەو شوێنانەی کە هەم لە جیاوازی نرخ لەسەر گرانفرۆشی چەندا کەسمان چەندا شوێن داخراوە چەندا کەیسی دادگامان هەیە و هەر بەردەوامیشە بین لەمە ئامارتان هەیە لە ماوەیەم چەند مانگە بەدڵنیایەوە ئێمە مانگانە لە پیجی فەرمی قایمقامێتە ئاماری زۆر هەموو ئامارەکانی کۆتایی لە دوو مانگی ڕابردوودا ینی زۆرترین سەرپێکی کرابێت بووە چەند تۆمار کراوە زۆرترین سەرپێچی کە کراوە لە ئەو مادانە بۆ بەسەر شۆکە لەیان لیژنەکانی قایمقامێتەوە دەستی بەسەراگیراوە و ئەو کەسانی کە سەرپێچیان کردووە چەندین کەیسی دادگامان هەبووە ئێمە زۆر جار کە باغڕامەیان بەداخستن ئەگەر سەرپێچەکە زۆر لەوە گەورەتر بێ دەست بەجێ شوێنەکەیدا دەخرێت و لە ڕاگەیاندەکانە ڕایە گەێنین و کەسەکەش ڕوبەڕووی دادگایەکەینەوە چەندان کەیسمان باشە باسی ئەو کەیسانە بکە لەگەڵەوە شامێ باسی کەیسەکانی دادگا بکەی ئەمانە کە دەبرێنە دادگا تاوەکو چەندێک لایی دەکرێنەوە لەوێ ئیترەوە هەرەیە کە بەپی تایبەتمەندی خۆی بەڕێز زادۆرێکی یەکی لێقۆڵنی سلێمانی کاکسۆران کاکسۆران ژەر هەر هاوکار بوون هەر هاوکاروانەوە لە لیژنەکانی مەشا بەڕێزیان هەم تیمەکەشی ڕەناوی زۆری هەیە لەسەر چاودێری نرخ و بازار کەیسەکانی مە جۆرە و جۆرە بۆ نمونە لەم چەند ڕۆژی ڕابردوودا کەیسێکی زۆر نوعیمان بۆیش بەپێ و زانیارانی کە بەڕێوەبەراتی یاسایی شیابووری بەڕێوەبەراتی یاسایی سلێمانی بە شیابووری پێداین کە بە دوواداچوونێکی وریمان کرد بەداخەوە یەکێک لە بازرگانەکان هەموو ئەو ماوەدانی کە لە ماوەدی خۆراکی بایعی پێوترێت یان خستە فەردێکی کەەوە هەم بەروارەکەشی هەم ناوەکەشیانە گۆڕا بە برنجێکی خراە بازار و ئەمیش نزیکی 250 تەنێکەوە کە دەستمان بەسەراگەر 6 کەس لەسەرم کەیسە دەستگیر کرا دەنگانەوەیەکی زۆر زۆری هەبوو لە پیجی سوۆشیال میدیا لە چەندین لاوە پەیوەندی بێمەکرا ئەم کەیسە ڕاستەوخۆ شوێنەکە داخرا و ئیرا بە دادگا 6 کەس لەسەرم کەیسە دەستگیر کراوە و لە بەردەمی بەڕێز دادوەرێکی لە کۆڵنیوی سلێمانیدایە بە دڵنیایەوە ئیجراتەکان ئێمە زۆر قورسە بێ بەرامبەرەوەی کە هەم دەستکاری کوالیتی ئەم دەستکاری دیرێژکردنەوەی ماوەی بەروار چونکە ئەمە چێتە بابی تەزویرەوە چێتە بابی فێڵکردن لە خەڵقەوە ئەمە بەڕێز دادوەرێکی لێکۆڵنی سلێمانی لێکۆڵنی تیا دەکات لە دوایەوە ئیحالاکرێت بە محکەمی مختص و لێشە
حکمی تیا دەرەچێت بۆ ببوورە ساڵانە ئێوە کە کار دەکەن هەڵبەت ئەمە هەمووی ئەزمونە دەبێتە ئەزمون بەتر لە ڕەمەزاندا ینی ڕێکاری نوێی ئەم ساڵ دەتوانین بڵێن جیاواز لە ساڵی ڕابرد و ڕێکاری دیکەشتان داناوایان ڕێنمایی مەسەر دروستکردنی ئەم لیژنانە چڕکردنەوەی لیژنەکان لە ناو بازاڕە هەر بە تایبەتی ناو سنتەری شاری سلێمانی ناگرێتەوە نەخێر بازیان نەگرێتەوە عربە دەگرێتەوە هەموو مارکێت و بینی مارکێتان ناگرێتەوە سەررجەم خواردنگاوینەکان دەگرێتەوە ئەوی کە ئیشی ڕۆژانەمە بۆ ئەم جارە چڕتر و پرتە دەکرێتەوە مەبەستی سەرەکی ئێمە چییە زۆر جارێمە کێشەی ماوەدی بە سەرچوومان نییە زۆر جار ئێمە کێشەی خراپ هەڵگرتنی ماوەدەکەمان هەیە لەگەڵەوە بە ڕێزانە ئەوە یەکێکە لە گرفتەکانمان بەڕاستی مەسەر ئەمڕۆ بۆ نمونە لە هەڵمەتەکەی کە دەستمان پێگرۆ کۆمەڵێک زەیتون کە بۆ کەرەسەی ترشاتەوە ئیستا بۆ بە خواستێکی زۆری لەسرە زەیتونەکە خۆی وەکو خۆی خراپ نەبە وەڵام خراپ هەڵگیراوە مەسەر ئەمەش خۆی لەخۆیان هەر لە ڕووی کوالیتیەوە بۆ هاوڵاتیان هەر زەرمەندە ناهێڵین ئەمانە بخرێتە بازارەوە و ئەمە کارەکان ئێمە بە دووادەچوونەکانمە ورتر دەکاتەوە بە تایبەتتر لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی کە خواستەکە زۆرە خواستێکی زۆر لەسەر خوورما هەیە خواستێکی زۆر لەسەر شیرەمەنی بە شیرین و شیرەمەنی بە شێوەیەکی گشتی هەیە بە دڵنیاییەوە لیژنەکان کەسی پسپۆر بمەند و کەسی تایبەتمەند و بەڕێبەراتی تەندروستی سلێمانی شاوکارە لەگەڵمانە باشە کاگرەکان ئەوەی کە گرنگە لە مانگی ڕەمەزاندا ئەوەیە کە کۆگاکان تاوەکو چەند چاودێریان دەچێتە سەر چونکە زۆر جار ئەو شتومەکانی کە لە مانگی ڕەمەزان زۆر خواستیان لەسەرا هەندێک کات بە بیانووی نەبوونیان گرانتر دەفرۆشرێن بەڵام دەبینی لە کۆگاکانە پڕن ئێمە یەکێک لەوەی جراتانی کە بەڕێز پێشتە پرسیارەکە و لێکرد مڵانم نایتەوە ئێستا بەمە وڵایمە ئەو شوێنانی کە گرانفرۆشیەکەن ئەگەر بیانویان هەبێت نرخی درا و گۆڕانکاری بەسراتی ئێمە داوای پسۆڵیان لێکین مەسە بۆ منە مادە خۆراکە کەی هاتووە بە چەنی پێیراوە ئێمە ئیژە سەر پسۆڵاکەین بەڕاستی کە ئەگەر هاتو پسۆڵەکە تەزویر نەخێر نەک تەزویر مەسە ئەو پسۆڵانی کە ئەم خۆراکانە کەی گەیشتۆم بۆیرە بەبستم ئەکە ئەڵم پسۆڵی تەزویر ئەگەر بکرێ ئەگەر بکرێت ئەوە ئێمە مەبەسمانەمە چێم هەنگاوە کە داوای مەنەفێسیان لێکەین داوای شادە موشەیان لێکەین داوای پسۆڵیان لێکین مەسە بۆ نمونە گەنجینێک چەند مانگە پێویستە کۆمەڵە ماوەدی خۆراکی هەیە ئیسا لە بازاڕە گران بووە یان خۆی ئەم بازرگانە بە ڕێزە ئازانێت کە لە وڵاتی منشە ئەو وڵاتی کە موشعی کردو گران بۆ لێرە گرانەکە ئێمە جێ قوبڵکردن نییە ئێمە بە تاریخی ئەو ڕۆژە مامەڵی لەگەڵاکەین کە ئەم ماوەدە خۆراکی داخلی هەرێمی کوردستان بۆ لە گەنجینەکەیدا هەیە ئەگەر بەرز و نزمی پێوەکە یاری بە نرخەکانەوە ئیجراتی زۆر تونەکرێ بەرامبەر ئیجراکانە داخستنە ڕوبەڕووی دادگا ئیسا بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی هەم بەڕێز سۆرانیش سەرجەم لیژنەکەمان ڕاست پار خۆتان نەزان ئیسا نرخی گۆشت گرانێکی پێ بەخۆی بینیوە لە هەموو عێراقایە ئەمەش بەهۆی کە مۆسمی گۆشتەکە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بەهارە کوشتارگە سەربڕین کەمە نرخەکە بەرز بۆتەوە ئەوە لە زیینە قەپاریش کاکسۆرانم ڕۆبی نردین بوو بە 9100 دیناری کە زیینە قەپان ئەمە لەسەر قەساب ئەکەوێت نزیکی 90 بۆ 1950 ئێمە 20مان داناوە ئاخر سابێ نابێ هیچ کەسێ لەمە زیاد بە هەچ کەسێک گران فڕۆشی بکە لە نرخی گۆشتە ئەمڕۆ بەڕسمی هەموو قەسابەکانی شاری سلێمانیمان ئاگادار کردوێتەوە هەم لەلایەن لیژنەکانی و هەم لەلایەن بەڕێز سۆران چاودێری بازرگانیەوە هەچ کەسێک لە 20,000 گۆشت لە شاری سلێمانیا زیاتر بفرۆشێ بووە من ئەمە لێرەوە ڕای گەێنم لە منبەرەوە بۆی هەمویانمان ئاگادار کردێتەوە هەچ بە ڕێزێک وەچ هاوڵاتیەک ئەگەر بەزای کڕی دەست بە جێپەیوەندی بە ژمارە تەلەفۆنی 1970 دەمە ژمارەی سکاڵی قایمەتەوە هەروە ژمارە سا کە GCCە بە بەردەوامی ئەوان پەیوەندیمان پێوەکەن هەج وڵاتێک هەچ گیر و گرفتێک هەچ ئیشکالێک هەچ نەوعیتێکی خواردنی خراپی بینی بیستی لە شوێنێک بوو دەست بەجێ پەیوەندیمان پێ باشە ئەمە سەبارەت بەوە بەڵام ئێوەتان لیژنەکانمان دەچێتە دوکان و مارکێت و مینی مارکێتەکان لە سنووری پارێزگای سلێمانی ئەوانەی کە کاسبکارن بژێوی ژیانیان لە دەرەوەی دوکانەکانە تا چەند چاودێری لەسەر ئەو عەرەبانەکەن یەکێ لە گرفتەکانی ئێمە بەڕاستی ئەو عەرەبانانەیە لێتان ناشارمەوە هەڵوەتێمە هەوڵێکمان کۆمەڵە شیرەمەنی ئەخرا سەر عەرەبانەکان چکە هەموو ئەو شیرەمەنیانە ئەبێ لە بەڕادا بفرۆشێ بەداخەوە کۆمەڵێک کەسێ ئێمە وەکو لیژنەکان ئەگەر یەک ڕۆژێکی مابێ ناتوانێتەوە دە خۆراکیانە دەست بەسرا بگرین ئەبێت چیدی هاوڵاتیان خۆیان هاونیشتیمانانی ئێمە ئەو لەوە وشیارتر بن کە
ئەو ماوەدە خراپانیان بەسەر ساخکردنەوە بەڵام ئێمە وەکو قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ئێستا شیرەمەنیمان بە هەموو شێوە قەدەغە کردووە لەسەر ئەم دەستگیێڕانەی کە بەڕێز دەفەرمی بەڕاستی هەموو خواردنی خواردن و خواردەمەنێکی دەستگیێڕەکان هیچی تەندروست نی ڕۆژانە ئێمە ماوەدەکانیان نەگرین خۆیان دەستگیرەکەین ڕوبەڕووی دادگایان نەکەینەوە بەڵام کابرا دەستگیێڕم بە بیانوەی کە بجێوی نادێت لەبەرەوەی کە مەسەر کە دەستگیێڕە کارتێکی تەندروستی نیە شوێنێک نییە مۆڵەتی هەبێ چاودێری ئەمانە شەکەین ناڵێن نەمانکرۆ بەڵام زۆربەی هەرە زۆری ئەو دەستگیێڕانە بە تایبەتی مەوزوعی شیرەمەنی و معەلەبەکان و نزیک ئەکسپایرەکان کە ساغەکەنەوە ئێمە وەکو ئاماژەم پێکرد یەک تا یەک ڕۆژی ماوێ ئەم ماوادە ناتوانین وەکو قانون ناتوانین دەستی بەسرا بگرین بەڵام ساغکردنەوەی ئەبێ هاوڵاتیان خۆیان ئەم ماوادە بزانن کە نزیک ئەکسپایرە بەکاری نێنن خواردنی سەر عەرەبانە ئەو خواردەمەنیانی کە لەسەر عەرەبانە ئەفرۆشێ و یعنی هیچی تەندروست نییە لە ڕووی تەندروستی چونکە من نازانین چۆن هەڵگیراوە چۆن هاتووە لەبەرەوە هاتاوە سەر بەتاڵە بەڕاستی خواردنێکی ناتەندروستە وە زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانە کەم دەرەمەتانە ئەوانە بەکارێنن بۆتان دەرکەوتووە کە بۆ نمونە ئەوانەی کە دەستگێڕن و بژێویان لەسەر ئەوەیە سەرچاوی ئەو خۆراکەی دەیهێنن ئەو گۆشتەی کە دەیهێنن ماوە بە سەرچوو بێیان ناچونکە زۆر جار دەبینیت بۆ نمونە بە عەرەبانەکەی ئەوەندە جوان ڕازانوێتیەوە ڕانە مەڕی داناوە گۆشتی فرێشی داناوە شکل لە خراپەکان مادی ئەکسپایرمەی دەست بەجێت ئەوەی ژراتی توونە بەڵام نزیک ماوە بە سەرچووە فرۆشنەوە ئەو بە ڕێزانە کە بە معنای کەلیماڵێن هەڕاجێکە نزیک ئەکسپایرە فرۆشن بۆیە ئەبێ هاوڵاتیانی ئێمە هاوڵاتیەکە خۆی وەکو پێم وتی من ئێمە وەکو قانون یەک ڕۆژیشما بێ ناتوانانی کۆمەڵی ماوات دەستی بەسەر نزیک ئەکسپایر بەبەس ئەوەیە ناخورێت چکە تۆ تاوەکو بەرواری ئەکسپایرەکە تۆشت بەکارێنی ئەوەیە مەسەر ئەو بە ڕێزانە چیەکەن مۆزۆی هەڕاجێن نە پێشی مەسەر بۆ منە قیمەتەکەی چەنە بێ یەکەم بە نیو قیمەت بەسە چەند ڕۆژێکی ماوکە ئەکسپایر بێ ئیخەنە بازارەوە یان ئیخەنە سەرم عەرەبانانەوە ئێمە کەم تا زۆر کۆنتترۆلی ئەو حاڵەتە ماگرۆ بەڵام هەر هەیە بۆی ئەڵم هاوڵاتیە بێ هاوڵاتیەکە خۆی ئەوەنە لە بازرگانەکە و لەو دەستگیێڕە و شیارتر بێکەوە ما دەخراپانەی بەسەر ساغ نەکەنەوە ئەو لیژنانەی ئێوە چاودێری ئەوانش دەکەنەوە دڵنیایی و ڕۆژانە ئیشی ئێمە ئەوانە بڵێ زۆر زۆر سپاس دەکەین بەڕێز ڕێکان جەمال سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامیەتی سلێمانی زۆر سپاس کام پارشیەوە لەگەڵ ڕوودا بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستە خۆش بێت بەخێر بێت بەخێر بێت کاک پێیان بەڵێ پێمان خۆشە گوێمان لە مەقامێک بێ لەگەڵ تیپی موزیکی لۆر لە خزمەتە ئامادەن وانە بەخوا مەقامێک بڵێ با گوێ بیستی بێ فەرمۆن أخوان وانا شوان خوة العزيز موضع أغيارا موضع أغيارا
شوان خوة العزيز مال بأغيارا مال بأغيارا عالم قردوة العزيز دوس خبر دورا يا الله يا الله يا الله يا الله إرامي العزيزة إرامي العزيز وقلبه سوا وقلبه سوا وقلبه سوا شولالي الوش العزيز ولا يدو سوا ولا يدو سوا ولا يدو سوا شولالي الوش العزيز ولا يدو سوا ولا يدو سوا ولا يدو سوا زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوەش دەستی ئێوەش خۆش بێ و دەنگە خۆش بێ کاک پێیان زۆر سپاس مەقامەکە ینی وشەکانی ئەمە هەورامیە بەڵێ ئەوە هەورامی بوو ئەی چێ شعرەکەی ئەمە قوربانگیان جناوی مەولەوی تاڵگۆزیە مەولەوی کورد باسی شەو خەڵوەت بڵێ ئەڵێ شەوان خەڵوەتەن ماڵ بێ ئەغیاران عالەم گرد وتەن دۆست خەبەردارن ئەڵێ شەوەن خەڵوەتە شەوە هەموو شوێنێک خەوتونە تەنیا کەسێکی بێدارە ئەڵڵا بێدارە شەو هەمیشە لە ئەدەبیاتی کوردیدا و لە ئەدەبیاتی زانایانمان گرنجشی زۆری هەبوو لای عارفان بەڵێ لەبەرەوەی وەکو باشترین کاتی پەرستش و مناجات لەگەڵ خوا و هەڵبەت بەرنمەکەی ئێمەش هەر لە شەوە مناجاتەکانە و مناجاتی توش ئەم گرنجیە لە چی ڕەنجی داوەتەوە لە شەو پێیان وەڵا ئەگەر جنابی دکتۆر ئادەم ئەگەر جنابەت لەسەر ئەوە ئەو پرسیارتە کرد حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم حتا ئایە قورئانی بۆ نازل بووە کە نوێژی تەهەجود لەسەری فەرز کراوە لەسەر حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله عليه وسلم بە پێ ئەوەی جەمیعی ئەولیاکانی خوا و پیا خاسەکانی خوا پیاچاکانی خوا شەوان هەموو کاتێک بێدارن یعنی زۆر ینی عیبادەتەکەیان لە شەو بێداری بووە و زۆر سوودمەند بوونە لەو شەو بێداریە بەخێر بێی مامۆستا یادگاریش گەیشت ئێمە باسی ئێمە باسی شەو خەڵوەت و بەرنامەکەشمان هەر لە شەوە و جەنابتیش بەخێر بێی بەخێر بێت ڕەمەزانە پیرۆز بێ سپاس بۆ ئێوە ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت لە کەشێکی فێنک و دوای بارانێکی دڵخۆشکار ڕەمەزانێکی پڕخێری شەڵە سپاسانەکەین مامۆستا جەوابەتەکەی ئێمە بەخێراتنمان کردی بەڵام با بچینە ناو بابەتەکەەوە لەسەرەوەی کە چاوەکو چەند موسڵمان ئەگەر خۆی ئامادە نەکات بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان تاوانە لەبەرەوەی کە ئێمە لە ناو
مسلمانانە هەمومان دەزانین کە ساڵی داهاتوو کەی دەبێت بە ڕەمەزان ئەم ساڵکەیە تەنیا لە ڕۆژەکە دڵنیانین کە ئەمڕۆ بێیان سبەی بێ ڕەنگە بەشێک لە خەڵک خۆی ئامادە نەکات بۆ مانگی ڕەمەزان و لەگەڵەوەی کە زۆرینەی مسلمانان بە هەیەجانەوە چاوەڕی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان و نعمەتەکانی دەکەن ئەمە تاوانە ئەگەر کەسێک خۆی ئامادە نەکات بۆ مانگە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم ومن والاه. سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئێوەی بەڕێز بۆ ستافی ماندوو لەشیان ساغ بێت. هەل لێرەشەوە جارێکی تر پیرۆزبایەکی پڕ بە هاوڕێز لە مانگی قەدر و مانگی بەدر و مانگی نەسر و مانگی سازکردنی یعنی ڕۆح و بوژانەوەی دڵ و ئەوانەی کە ئیلاقی بە ڕۆح و دڵی ئینسانەوە هەیە جارێکی کە و 100 جار پیرۆز بێ لە گەلانی سەرزەوی و بەتایبەتی مسلمانان و بەتایبەتی تر گەلی کورد و خوشک و برایانی ئازیزم. لە ڕاستیدا من ئەمەوێ شتێک بڵێم تەبیعی خواپەرستی و شوێن کەوتنی پەیامی خوای گەورە تایبەت نییە بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە. ئەگە دەرفەتم بن لە دقەیەکە تقریبەن شتێک باسکەم یەکێک لە حەدیثە سەرنج ڕاکێشەکانی من بۆ ئەم دەستپێکی ڕەمەزان ئەمەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمێت کەسێکێنن کە باش نییە عەمەلی کە حەشرەکرێت ئەمرەکرێ بیبەن بۆ جەهەنم بەڵام کە وەختێکی بن بەلای ڕاست و بەلای چەپە هەللا ئاکاتەوە. زۆر لاکردنەوەکەی عاتیفیە خوای گەورە ئەفەرمێ بیگێڕنەوە کە ئیگێڕنەوە فەرمێ عەبدی ئەی بەندەی من هیچ تاوانێکت هەیە لێرە بۆ تۆمار کرابێ و نەتکردبێ ئەویش ئەڵێ لا یا ڕەب نەخێر ئەی هیچ چاکەیەکت کردووە ئێمە نەمان نووسیبێ عەبدی بەندەکەم ئەویش دیسانە فەرمێ لا یا ڕەب ئەڵێ ئەی بۆ لاتە کردەوە ئەو بەندەیە ئەڵێ من وا حاڵی نەبوو بووم وامزانی عەزێتم نایەن وامزانی نەبەکردەوەی من بەڵکو بە گەورەی تۆ پێم وا بوو دەمبەخشی. لە فەرموودەکە هاتووە کە خوای گەورە ئەو بەندەیە ئەبەخشێ ئەنجا بەندەکە ئەڵێت من هەرەمزانی تۆ عەزێتم نادەی لە بەرامبەر پەروەردگارێکی ئاوادا. ئێستا چۆن لە دنیای ئەڵێن ئۆڤەر ئێستا ئێمە کەوتینە ئۆڤەرێکەوە پێش نوێژی مەغریب ڕەمەزان نەبوو بەس لە دوای مەغریبەوە ئێمە داخلی ڕەمەزان بووین یعنی ئەم شەو تەراویحمان کردووە. ئێستا خوای گەورە ویستی کە ئێمە بگەینە ئەم مانگە لە کاتێکە ئەگەر باش بین یا خراپ بین ئەگەر شاکر بین ئەگەر ناشاکر بین هەرتی ئەپەڕێ کاتەکەمان هەرەڕوە. ئێستا کە ئێمە عمرمان باقیە ئەتوانین بۆ نمونە لێرە لەم شاشەوە خزمەتی کەسێ بکەین لەوانەیە ئێستا کەسێکی دڵشکاو کەسێک کە پێی وایە مشکیلەکانی کۆتا بۆ کۆتۆتە بنبەست لەوانەیە لە قسەی کەسێک لەم شاشەیەوە قسەی ئێوەی بەڕێز قسەی میوانێک دەلاقەیەک ئاسۆیکی لێ بکرێتەوە بە ڕووی کێشەکانی کە حەلبێ ئەمە گەورەترین شتە ئەگەر ئینسان بتوانێت نەک مرۆڤێک من ئەڵێم هەموو جارێک وتومە ئەگەر گوڵێک تونی بێت پەرداخی ئاو بکەیتە بنی بگەشێتەوە تۆ کارێکی باشت کردووە مامۆستایەتگار بەرامبەر ئەم خوایە من مەبەستم بوو سوبحانەهو وتەعالە ئێمە هەین باشە بەرەو لە ڕەمەزان ئەبێت چاکتر گەرمتر بچین. بەڵام جوابی پرسیارەکەم وەرنەگرت تاوانە یا تاوان نییە ناخۆ حازر نەکردن یا با بڵین جارێ ئەگەر لە واجبەکان بترازین ئەمە تاوانە ئەبێ ماڵ حازرکەین چونکە گۆڕانکاریکی جەوهەری هاتۆ بەستر ژیانمانە. ئێستا ئێمە دەستپێکی ڕەمەزانمان هەمیشە پڕ هەیەجان و مەشغوڵەت و تەراویح و بەرنامەی تەلەڤیزیۆنی و یعنی شتەکانە گۆڕێت و ئەم شەو پارشێوەکەین و من کوڕێکم لە ئەمرە بوو ئەم پێش ئەم بەرنامێت چوم لە مەتار هێنامەوە یعنی زۆر پڕ هەیەجان بوو دەستپێکی بەرنامەکانی ڕەمەزان مەبەستم هەموو شتێکە گۆڕێت یعنی ناخی مرۆڤیشە گۆڕێت من پێم بەس دکتۆر یەک پرسیارم هەیە لەوەی کە ڕەنگە ئێستا هەندێک لە بینەرانمان بڵێن ئەم پرسیارەت چییە بۆچی هەرمانی ڕەمەزان ئێمە بێ بۆ هەر 12 مانگەکە خۆمان ئامادە بکەین لە بیدایەت تۆ شارەتم خۆت باسی ئەوەت کرد بەڵام بۆچی مانگی ڕەمەزان ینی تایبەتمەندیەکەی چییە کە پێویستە خەڵک زۆر زیاتر خۆی بۆ ئامادە بکات. بەڵێ یەکەم ینی زۆرە بۆکو بڵێن هەزار شت بەس چەند دانەیەکیان ئەڵێن یەکێک لەوانە فەرزی ئێستا جیاوازە لە فەرزی ینی پاداشتی فەرزێک لە ڕەمەزان جیاوازە لە پاداشتی فەرزێک لە غێری ڕەمەزان پاداشتی سونەتێک لە ڕەمەزان جیاوازە لە پاداشتی سونەتێکی تر لە غێری ڕەمەزان مەسەلەن زەکات شەرط نییە تۆ هەر لە ڕەمەزانە بیدەی بەس خەڵک بۆ ئەی خاتە ڕەمەزان و هەم لی تێک ناچێ هەم لە ڕەمەزانە خێرکردن گەورەترە لە دەروی ڕەمەزان
و ئینسان یان ئێمە وا پەروەردە بووین یا زۆر هەست پێەکەین یعنی مەسەلەن جاری تر کە ڕۆژێک بە ڕۆژوەبی زۆر ناڕەحەتە بەڵام ئەمە 30 ڕۆژ ینی یان 29 ڕۆژ لەسەر یەک لە کۆتیاڵی چەند ئاسان دێم ڕۆی ڕاستە بەڵام هیچ شتێک بەو شێوازە ئاسانی بەڵام هەست بە مەعیەتێکی خی گەوراکەی قورآن ختمەکەیت زۆرتر ئەچیتە مزگەوت شەو نوێژ بەردەوام ئەەکەیت لە مانگایە تەبعی خێر و خێرات دەکەیت منجا من هەر لێرۆ باش ێزانم کەسێک کە خوا پێداوە زەکاتی هەیە مقدارێک زەکاتی هەیە لە دوای ئەوە نەڵێت زەکاتەکەم داوەتاوە نە زەکات واجبە لە پشتی زەکاتەوە خەڵکێک ئەگەر محتاج بێت تۆ بتانی فریایکەوی ئەمە شتێکی زۆر گەورەیە باشە مامۆستادگار ئێمە هەمیشە بیستمانە لە مامۆستانی ئاینی فەرمودەیەک دەینەوە پێغمبەر درودی خوای لەسەر بێ کاتێک کە ڕەمەزان داهات شەد دەمی ئیزارە ئەمە بۆ ئامادەکاریە ینی مادام پێغمبەر درودی خوای لەسەر بێ ئامادەکاری کردووە و خۆی گورج گۆڵ کردووە و بۆ پێشوازی ڕەمەزان بەڵێ چۆن دەکرێت مسلمانێک کە ئەم ئۆڤەرە گەورەیە لە پێشی بی خۆشی ئامادەنەکە ڕاستە دەکرێت بەڵێ نەخێر بە تەکید ناکرێ ئەگەر ئێمە جاریوات تۆ میوانێکی تا ئەندازێک گەر زۆر لە خۆشەویستەکانیش نەبێت بەڵام تۆ یەکسەر چیتە حوشە چی پێشەوەی لە دەرگا باە کە دەرگای کرۆ خۆت لێ یەکەیتەوە ینی شادومانی بەو جەوە بەو کەسە ئەمە لە نیشانەی ئیمانە گەر ئێمە شادومان بین بە مانگی پیرۆزی ڕەمەزان آخر خۆی ئەم مانگە زۆر گەورەیە ینی مەسەڵەن ئەگەر زەوابیت کەیت 30 شەو لەسەرێک شەو نوێژەکەیت و شەوێکی تایە کە ئێمەڵێن شەوی قەدر کەم نییە شەوی قەدر ئەگەر 1 دیناری تا بکێ بەخێر وەکووە لە 1000 شەو زیاتر دینارێکت کرد بێ بەخێر ئەگەر ئەو شەو نوێژت کرد بێ کە هەر کردوتە ئەو ئێوارەی بەربانگت کردێ ئەجا ئەو ئافرەت و کابانە بەڕێزانی کە لە ماڵۆنان حازرەکەن با بۆ باوکی بێ بۆ مێردی بێ بەقدر ئەو خێریەگە بەبێ ئەوی لە خێری کەسە بە ڕۆژۆکە هیچ دابەزی بێت و تەنانەت تۆ ئەگەر لە ماڵەوە یا لە مزگەوت بووی گەڵاسی ئاو بیدە بەدەست هاوسەرەکەتەوە بیدە بەدەست کوڕەکەتەوە بیدە بەدەست باوکتەوە چێت لەگەڵە بۆی هیچ نەبێ قومە ئاوەکە بەدەستی تۆ بێ یعنی یەک پارچە ببە بەزەیی ئەمەکو شحناتێک وایە سە تۆ موبایلەکە دەکەی بە شەحنەوە بێ بەشی 20 ساعت بکە 10 ساعت بکە ئێستا ئەم شەحنە ئەبێ بەشی 11 مانگی تر بکە یعنی زۆر بەجددی ئەبێ کاری لەسەرکەین و زۆر گرنگە وە گۆڕانکاری لە ئینسانە ڕوو ئەدا و ڕووی داوە ینی من ئێستا وا حاڵیم ئەم شەو جیاوازە لە دوێنێ شەو ئەم شەو جۆرێکی تر ئەژیم ئەم شەو بەیانی بە جۆرێکی تر ئەژیم بەیانی من ئەمڕۆ لەوەی هەوڵم دابنیەوە ڕۆنان خۆم و بە دوایە گەڕابم لە ماڵ بمیا لە دەر بەڵامی تر بەیانی ئەمە نامێنێ ئەمە هەموو ئەم شتانی کە ئێمە باسیەکەین و زۆری تریژەن بۆ یەک نقطە ئەڕوات کە ئەوش ئەو کەسە ببێتە متقی ئەوەیە کە خۆی پارێزێ لە حرام نزیکە بێتەوە لە حەڵاڵ دقە بە دقە ئەبێتە المؤمن كالغيث أينما يقع ينفع يعني أينما وقع نفع يعني أبيت بركتك لهر شارب لهر ديب لهر ولاته به لهر آستي كومالاتيا به لهر بوستك به خدمت بدور بريا يعني باشا پیغمبر درودی خوای لسر به چون خوی آماده کردو بله پیغمبر خو عليه الصلاة والسلام أهات يعني يقلو خو آماده کردانه كباسي أجر باسي شو كان بكين لسرتاو ب چۆن ئەڵێ بە هینێکی سۆس بەس دوای ئەوە کە نزیکە بێتەوە لە 20 هەڵیانە سێنێ بە شەوەڵێ هەڵسن بەخەبەر بن و نوێش بکەن لە سەرەتاوە وردە خێرکردن بەڵام دوایە فەرمێوەکو ئەگە بایەکی بەهێز بێت و خۆڵکەیتە سەر دەست چۆن هیچ نامێنێ پاری بەدەستەوە نە ئەمە هەمووی ئەدا بە خەڵکی لە ڕاستیدا کاک دکتۆر من ئەمێ بچم بۆ نوقتەیە کە لە ڕەمەزان گەورەترە کە ئێمە عیبادەت بۆ ڕەمەزان ناکەین هەڵبەت بەڵام مادەم ڕەمەزان ئەوەندە گەورەیە ئۆڤەرێکە ینی ئێمە وشیاری بدەینە مسلمانان کە ئەمە شتێکی زۆر تایبەت و گرنگ هەیە بەڵێ من ویستم بابەتێکم بەرچاوکە زۆر سەرنجی ڕاکێشان سێ محەممەد کە محەممەدی تەبەری و محەممەدی نەیسابووری ئەوە ئەڵێ هین بوون ینی تەلەب العلم و تەلەبە بوون وەختێک زۆر برسیانە بێ و ئەچنە مزگەوتێکە و قورعەیەکەکەن کامیان بڕوا لە دەرگای خەڵکبان نان پایەکە زۆر ڕاتپێی فەقێ هەبوو یەکێک لە محەممەدەکان وەزام تەبەریە ئەو سێجار قورعاکەن هەرنا ئەو ناوی ئەو دەرەجێ ئەوجە چێتە حوشە لە باتی دەرگایەکە بکاتەوە بڕوا دەرگای مزگەوتەکە پێوە ئەدا و دێ لە هێوانەکان نوێژێکە کاو لەخوا ئاپارێتەوە لە خۆیان تۆ دەزانی من هەتا ئێستا بۆ تۆ تێکۆشاوم و لە دەرگای غەیری تۆم نەداوە ئێستش با لە دەرگای کەس نەدەم برسێتی زۆری بۆ هێناوین و ئەچێتەوە ژوورەوە ئەڵێن ئەیکوانان ئەڵێ تۆسێکی تریت یعنی ئەوەندە یەقینی هەیە و فعلەن هینێک پیا ئەبێ وەختە سێرەکەم کەسێکە وەختە وڵاخە بۆ لە باتی سیارە بە سواری ئەسپێکە و خواردنێکی هێناوە ئەڵێ چەند کەسن ئەڵێ سێ کەسین سێ خواردنی پێیان سێ 50 ریاڵی پێەیە کە پارێکی زۆر زۆرە پێیان ئەدا
ئەمیش جڵەوی ئەسپەکە ئەگرێڵێت تۆ چۆن زانی سێ کەسین ئەڵێ واللهی خەوتە بووم من پاشای ئەم منتیقیم کە ئێوە ڕێتان تێکەوتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵی سانوم و فەرمووی بڕۆ سێ کەس لەوێن لەبەرەوە ئێمە لەگەڵ خوایەگە ڕەبتین سبحانه وتعالى کە تەواوی کارەکانمان بەدەست ئەوە ئێستا گەر دڵی من بێنی لەسەر ئەو مێزە داینی لەوە چ لە یەک تێنەگەینەوە نەدەنگی بەرز بێت دکتۆرە بەڕێزەکان ئەمە ئەسەلمێنن بەڵام پرسم پێ ناکە کە لە دقەیەکە هەفتاونە جار لێدا ئەگەر ڕای گرت خوای گەورە پێمان وایە ئەمە بەدەست خوای گەورەیە دەی بەرامبەر ئەم خوای گەورەیە سبحانه وتعالى و عمریشی باقی کردین اللهم بلغنا رمضان و گەیاندی گەشتین ئێستا کە گەیشتوین سات بە ساتی لەحزە بە لەحزەی هەوڵ بنین لە ذکر لە فکر زۆر مهمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر باسی فکرەکە یعنی ئینسان دابنیشە بۆ خۆی بیرێ بکاتەوە چۆن ژیاوە چۆن هاتوۆتە ئێستا بۆکوێ ئەچیت بە تەمای چیت ئەگەر قەرارە کۆمەڵێ پارە لەسەر یەک کۆ بکەیتەوە بەجێ بێڵی هیچ نییە ئەگەر خانوویەکی زۆر گەورە بەجێ بێڵی دیسان هیچ نییە ئەگەر بە تەمابی بەچکەوە چە بخەیتەوە ئەجا خۆ ڕۆح لە بەرەکانی تریش لەمەیە ئەتوانن کەواتە ئەمە ئیشێکی ترمان هەیە لەسەر زەوی کە هاوکاریکردنی یەکترەویش بە مەبەستی خواپەرستی بە مەبەستی ئەوەی کە ئێمە تعمیر و ئەماری سەر زەوی بکەین هەتا وەختێکە ئەگەینە ئەو شوێنەی کە ئەگەڕێنەوەی گەورە سێ جۆر مرۆڤ هەیە یەکێکیان بە تەواوی خۆی ئامادە کات بۆ مانگی ڕەمەزان و لەگەڵیشیدا بە ڕۆژوو دەبێت و هەموو ئەو ئەرکانە جێبەجێ دەکات کە بۆ ئەو مانگە تەرخان کراوە هەیە خۆی ئامادە ناکات بە ڕۆژوش نابێت هانی کەسانی دیکەشەیە کە بە ڕۆژوو نەبن هەیە ینی خۆی ئامادە ناکە بەڵام ڕێز لەوە ناگرێت کە بە ڕۆژوە بن ئەمێت تۆزێک باسی و جیاوازێ بۆ ئێمە بکەی ینی ئەمانە لە ڕووی سزا و تاوانەوە چۆن وەصفی کراوە ئێمە ئەتوانین ئێستا هەر لە ڕووی دینیەوە یان لە ڕووی ئیمانیەوە مەسەلە قەرار بین خۆ من قازی نیم لێرە و کەیسێک لە بەردەمان بێگومان ئێمە لە ڕووی دینیەوە باسی بەڵێ لە ڕووی ئیمانیەوە لە سەردەمی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەم سێ شێوازەی تۆ کە ئەفەرمووی هەبوون لەبەرەوە هیچ غەریب نییە گەر کەسێ مسلمان نەبێ و خوای گەورە ڕێ پێداوە فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر بەڵام من باسم کردێکی مسلمانن بۆ جۆرە نازانم تۆ عەرزەکەم من لەسەر واقعەکە ئیشەکەم من ناتوانم ئیسپاتی عمل ظاهریەکەی کەسێ بکەم ئەگەر نەخۆش نەبێ سەفەر نەبێ و بڵێ مسلمان و بە ڕۆژوش نەبێ و هیچ ڕێزێکیش بۆ مسلماندانەنێ لەکوێ مسلمانایە ئەنتە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە سەحابێکی فەرموو ئەنتە مع من ئەحببت تۆ لەگەڵ ئەو کەسێک کە خۆشت دەوێ لەو پارچەی کە لەگەڵ یانی من ئێستا لێرم ئێستا من بەشێکم لە ڕووداو چکە خۆم هاتم بۆ ئێرە و حەزەکەم لێرەوە خزمەتێ بکەین لەبەرەوە ئەم کەسانەی کە یەکەم باسیەکەی وازەحە کەسێ بە ڕۆژوو بێ و ڕێز لە دین بگری و ئەمە زۆر پڕبایەخە لە ئیسلامە بەڵام کەسێک ئەگەر بە ڕۆژوو نابێ و بەڵام هەر ڕێزێکی هەیە بۆ ڕۆژوو ئەویش هەر کێشەمان نییە چکە ئێمە ئەو گرفتەی کە هەمانە لە ئیسلام ئەگەر بچینە سەر ئەو بابەتە گرفتمان لەگەڵ کەسێک هەیە کە المجاهرة بالمعاصي ئەکات واتە تاوانەکە بە ئاشکرا ئەمە خراپە یعنی بە شێوازێک کەس هەبوو ئاتونەتە قسمەتی عومەری کوڕی خەتاب و تویانە قوربان فڵان کەس لە ماڵە ئارەق دەخوا فەرمیێتی مادەم لە ماڵایە و نایەتە دەرەوە لێ گەڕێن ینی ناتوانین ئێمە عقوبەی بەسەرا بچەسبێن بەڵام وەختێک هاتە دەرەوە لەسەر جادە خۆی سەرخۆش کرد و سیارەی لێ خوڕی ئەمە لێرە ئیجرعاتەکەین چکە دەبێتە مشکلە بۆ خۆی و بۆ بەرامبەرەکەی ئەمەش قیاسکە لەسەر شتەکانی تر دین بابەتێکی تەواو ڕۆحیە ینی وەختی خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ لا ئیکراها فی الدین ئیتر بڕیوێتەوە یعنی زۆرم لێ لە دینانیە یعنی من ئەگەر بە زۆر نوێژم پێ بکەن بە کەڵک نایە کەسێ بە زۆر ئافرەتێ بە زۆر لەچکی پێ بکەن بە کەڵک نایە کەسێ بە زۆر پاری بخوای گەورە ئەوەی ناوێ سبحانه وتعالى بەڵێ لە ناخی دڵیەوە ینی لەم دڵانەوە وەکوڵێ لە سەمامەکانی دڵەوە ئەم کەلیمەیە هەڵبقڵێ لە سەمامەکانی دڵەوە ئەم قەرارە ئەم بڕیارە کە قەرارەدا تۆ بۆچی هەوڵەدەی لە ژیانە گەنجەکەت لە چی ئابیتە سەروەتەکەت قسەزانیت نازانم عیلمت نووسینت تێکۆشانی ڕۆژانت بۆ چییە ئەگەر بۆ ئەوە بێ پۆستەکانت بەرز بێتەوە خۆ نەتیجە ئاخرەکەی ڕۆژێک گەیتە تەقاعودی و تەقاعودەبی لە هەر پۆستێکی گەورەیابی کەواتە تۆ شتێکی تر گەورەتر هەیە لەمە سەقفێکی گەورەتر هەیە کە ئێمە لە ڕێی هەندێک دەقەوە نەبێ ناتوانین پەیشی پێبەرین ئێمە بەدوای ئەو مۆزوعەوە بین چکە ئەوەی لەگەڵ گەوران بێت هەر بۆ خوشی گەورە ئەبێت خزمەتکاری خەڵکە بێت باش کاک پێیان لەسەر قسەکانی مامۆستا لەسەر مژارەکەمان هیچ پرسیارێکت نییە سپاس دەکەم خۆشت بەخێر بیت دەستت خۆش بیت سپاس دەکەین ئینشاءالله لە مانگی مبارەت ڕەمزان لە محزەری جناوی مامۆستا مامۆستایان دیکە ئینشاءالله سوودمەند دەبین ئینشاءالله تۆش سەرکەوتوو بیت ورەرەکەت جێی ڕێزە هەرچەند
مەلۆ باسێکم کردی وتم هەستەکەم تۆزێ ئەوە بووی ینی پێشتر ڕەشیقتر بووی لێ ئێستەوە بزانم لە ئێستا تۆزێ قەڵاو بوویت قەڵەوەی کێشت زیادی کردوە بەڵێ ڕاستە دەی مۆفەقە بیشاڵە دەنگێکی باشت هەیە و دیارە ئەوش بەهرێکی خوای گەورەیە کە بتوانی بە مەجالەکەی خۆت لە قەوسێکە خزمەت بکەیت ئینشاءالله ئامین ئامین جنابی مامۆستا پرسیارێکی مە شیعر و تەسەووفی شێری تەسەووف و عرفان لە ئیسلامە چۆن جێگەی خۆی کردوت پانتایەکی گەورەی هەیە ئەم پانتایە گەورەیە ینی تۆ کاتێکە طبعی ئێمە هەڵبەتە باسی ئەو تەسەووفاکەین کە لەبەر خاتری خوایە بۆ پارە خواردن نییە بۆ ڕیایی نییە ینی هەر جەوهرەکە باسەکەین ئەم جەوهرە من بە بۆچوونی خۆم لە هەر دڵێکانە بێ لەزەت نابا لە عیبادەت ینی ئەم عیبادەتی کە ئیکا مثلەن تۆ چیت بەلای کەسێکی ڕیسپیۆ دانیشیت ینی سیرەکەی بە تەنیا لە شوێنێک دانیشتووە لە مەقامێک لە حوجرەیەک لە مزگەوتێک لە ماڵێک لەسەر تاتە نوێژێک ینی بە تەنیا هەموو ئەو وەزعی کە خەڵک بە دواوەیەتی مەبەسم کاری دنیایی ئەو بە تەنیا هەمووی ڕاگرتووە لەوێ و سیرەکەی لی ئەکۆڵیتەوە لە بەر خاتری خوا زۆر شت کەوتۆتە بەردەسی نەیکردو ئەمە زۆر مهمە ئەمە ئەو نوقتەیە کە ئێمەی موسڵمان لەسەر ئەساسی ئەم دڵە پاداشتمانەکرێ و نییە ئەفەرمە ئینەمە الأعمال بالنیاتی ئەمەیە مەسەلەکە ینی مەسەن هاتنی من بۆ ئێرە هاتنی جنابت بۆ ئێرە ئەم براو خوشکانە کە لێرە ئەگەر لەبەر خاتری خوانە بێ لای خوا هیچ چێکمان نییە بەڵام من پێم وایە بۆ هەر شتی هاتبیت هەر شتێکت دەستکەوت بێ هیچ نییە ئەگەر ئەوەی خوای گەورەی لەگەڵ نەبێ لەبەرەوە کاتێک کە کاگ ئەحمەدی مفتی زادە خوای گەورە بە شەهید قبوڵی کا و بەڕەحمەت بێ وەختێک ئەڵێ کە لە ئینفرادیە بووە هیچ شوێ نەبووە خێوە بە پێغەمبەرەوە نەبینێ سەڵڵا الله عەلەیهی وسەلەم بەڵام وەختێک دێتە دەر مەشغوڵە بوو تا ئەندازێک ئەو خەوە نابینێ ئەو کۆپلە شعرە دانێ کە فەرمێ ئەگەر تۆم لەگەڵ بی دنیام لێ جەمە بەڵام ئەگەر هەموو دنیاشم لە دەور بێ کە تۆم لێ دووربی من لە تەنیاییە تەنیاییەکەی پێ خۆشتر بووە تەنیایە مادێکی کە ئێمە سەیریەکەین لەوەی کە لە ناو خەڵکا بێ بۆ چکە لەوێ لە خۆشەویستانی ناوتڵی کە پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم نزیکتر بووە ئەمە بە بۆچوونی من و ئەمەی کە عەرەبانە چیەک تەماتە ئەفرۆشێ لەبەرخوا فێڵی تیاناکە بەرپرسێک لەبەرخوا ئیمزایەکی حرام ناکا ڕەشوەیەکی بەرتیل ناخوا حاکمێک لەبەرخوا قەرارێکی ڕاستەدا و ناترسێکی ڕوئەدا و ینی بەپێ عیلمەکەی خۆی قەرارەدا ئەمە من بە تەسەووفی ئەزانم ئەمە من بۆ ئێزانم کە خزمەتکەی بە فەقیرێک بە بێ کەسێک ئەمڕۆی مەسە جادە ئەڕۆشتین سارێ وەستاوە مەزانی حادیسە بووە سارەکە پەکی کەوتە بەڵام سایەکە دابەزی چواری هەڵکرد ئێمەش وەستاین پیاوێکی زۆر بە تەمەنی ئەپەڕاندەوە دەبێ ئەوە لە چەند دینار و دۆلار خێرتر بێ کە ئیکەی بەخێر دەبێت لە چەند شەو نوێژ خێرتر بێ بۆ چونکە من ينفع الناس ئەمەیە ئەمەش بە چی ئەکرێ ئەم گەنجەکە هاودەسی ئەو پیرەی گرتپەڕانیەوە ئەمڕۆ لە ناخیا شتێک پێڵێ ئێمە پێویستیمان بەم ناخەیە چۆن کابراایکی شوان پێم وایە عەبدوڵای کوڕی مەرکوری خەتابە ئەگا بە شوانێ لە چۆڵیە گەڵێ کاکە بەرخێکمان پێ بفرۆشە ئەوژەڵە من شوانم ناتوانم بیفرۆشم ئەڵێ دیقەی چێگە پێمان بفرۆشە و بە ساحەبەکەی بڵێ گورگ خواردی پێستەکەشت پێ دەینەوە ئەڵێ ئەگەر هەمووی بفرۆشم و هەمووی بخۆم بڵێم هەمووی گورگ خواردوێتی ساحەبەکەی باوەڕم پێیەکە بەڵام ئەی خوای گەورە چی جوابی ئەو ئێمە لێرە هەر هەمومان پێویستیمان بە ئیمانی دڵی ئەم شوانەیە مەلای مزگەوت مامۆسای زانکۆ دەوڵەمەند کار بەدەست ئیعلامی هەمومان نازانم فیتەرێک هەر هەمومان پێویستیمان بەم ڕۆحەیە بەم ئیمانەیە کە لە دڵی ئەم شوانەیە و لەو سیلسیلەیە کە واد لێەکە واد لێبەیەکیان ڕەمەزانە واد لێەکە ئەو مرۆڤە کە ڕاستە و خۆ دڵی بند بێت طبيعي خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێکا فەرمێ إن الله لا ينظر إلى صوركم ولا إلى أجسامكم تەماشای ئەم جلو بەرگە ناکە ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم کێشەکە لێرەدایە خوای گەورە دڵە بینێ ئەمە نابینێ کە دڵە بینێ نایەتە دڵێک کە پاری تیابێ نایەتە دڵێک شتی حرامی تیابێ نایەتە دڵێک تاریک بێت دەبێت ئەم دڵە ئەوەندە خاوێنکەی ئەم دڵە ئەوەندە جوانکەی وەک مرواری لێ بکەی هەم ساغ بێ هەم پاک بێ هەم سپی بێ هەتا جوانیکەی ئەنجا خوای گەورە ڕووی تەیەکە ئەگەر نا خوای گەورە نایەتە دڵێکی ڕەشی وەکو من دڵێکی بۆ گەنی خراپی وەکو من دەبێت ئەم دڵە بڕازێنیتەوە کەواتە ئێمە گەینە نوقتەیەک هەر مرۆڤێک دوو کۆشکی هەیە کۆشکێکی ڕەحمانی لە بەهەشتا کۆشکێکی شەیطانی لە جەهەنەمە
تۆ کامیان ئاوەدانەکەیتەوە بەدەستی خۆتە نەمام لە کامیان بەتەکیید تۆ دەبێت لە ئێستا ئیشی بۆ بکەی بۆی بڵانسێکت هەبێت کە بتوانانی کۆشکە ڕەحمانێکە بەدەست بێنی کە لە ڕاستیدا ئەگەر دڵت ڕەبەت بێ لەگەڵ خوا زۆر ئاساییە زۆر ئاسانە خی گەورە ئێمەی خۆشەوە و دەوێت بمامە بۆ ئەو کۆشکە ڕازا و نەبراوی خۆی مێدا خۆش بێت سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ بنێری عزیز سپاس دەکەین. پێشتر باسی خواردن و سوشیمان کرد لە مانگی ڕەمەزانی ئەم ساڵدا لەبەرەوەی دەکەوێتە بەهار ئەم مانگە مانگی چاندن و بەرهەم و سەوزایی و ئەو خواردنانەیە کە لە سروشدا دەڕوێن و بەرهەم دێن یەکێک لەوانە کنگرە بەشی زۆری خەڵک هاونیشتیمانیان کورد بە تایبەتی حەز و ژنانیش زۆر بە تایبەتی تر حەز و خولیایەکی زۆریان بۆ کنگر هەیە و بە شێوازی جیاوازیش بێگومان ئامادە ئاکرێ یەک پێی دەڵێ کنگر بە ماسی یەکێک پێی دەڵێ کنگر بە کەباب و هەیە تەنیا دەیکوڵێنێ و سووری دەکاتەوە و زۆر جار کە پاکیش دەکرێت هەر پشۆڕێتەوە بیخۆی زۆر خۆشە. ئێمە کابانی ماڵمان هەیە ئەم ساڵیش کابانی ماڵ یەکێک دەبێت لە بورگەکانی پارشێو ئەم کابانی ماڵی ئەم شۆمان باسی کنگر بە کەبابمان بۆ دەکات کە چۆن ئامادەیەکە و تاموچێژێکی تایبەتی هەیە بێگومان کاتێک کە تۆ یەکێک خواردن ئامادە دەکا و ئەگەر زۆر بە چێژ و بە حەزەوە ئامادەی بکە حەزت دەچێتە سەر لەبەرەوەی ئێستا کاتی پارشێویشە ڕەنگە ئەوەی حەزیشی لێ بێستە بۆی ئامادە نەکرێ هەڵی گرێ بۆ بەیانی حتمما اینجا خاتونە خاتونێکی بتوێن پشدار بە زەوق و سەلیقەیەکی جوانی بتوێنیانە خەریکی پاکردنی کنگرە و قۆناغەکانی چۆن تاوەکو خواردنەکەی ئامادە دەکات. باشە با پێکەوە بینەری ئەم کابانە بین کاوکارمان پامنەری ڕوودا و ئەبوو بەکر لەگەڵ ئەم خاتونەدا بۆی ئامادە کردوین ئێوەش ببینن کا بزانن ئەو شێوازەی ئەو کنگری پێ ئامادە دەکات هەمان ئەو شێوازەیە کە توی خاتون لە ماڵەوە ئامادەی دەکەی یاننا. من ناوم ئێران حومەر حەمەیە خەڵکی قەڵازێم دانیشتوی گوندی گردە سپیانم خەریکی کەنگر سازکردنم بۆ بەربانگی سەرەتا دەچم لە بازار کەنگرەکەی دەکڕم گەر کەنگرەکەم کڕی هاتمەوە لە ماڵێ جوان جوان سپی دەکەم و پاکی دەکەم و دەیشۆمەوە سەر غازی دەنێم تۆزێکی خوێ پێدا دەکەم و ئەو کاتەگە زەر بوو کەنگرەکەی ڕۆ دەکەمە هێڵێکێکی دوایی دەیپازنم وەکو کەنگر ماسی کەنگر ئەگەر ناسک بێ هەروە چارەگێک دەدەقەی دەوێ ئەگەر پیریش بێ تۆزێ بڵێ ماوەیەک بە سەرداچی نیو سەعاتێکی دەوێ بەس ئەو کەنگرە زۆر ناسکە هەر دەدەقە چارەگێک لەسەر ئاگر بێ بەسیەتی ئەمە بە کەنگر کە ماسی دەیخۆین بە کەنگری سوورکراوە دەیخۆین بە کەنگر ساواریش دەخورێ ئەنگرەکانم چاکردن وەختی ششنەوەیان هاتووە ئەنجە دەبێدانە بەدانە ئاوادی شۆمەوە هەتا بۆی قوڕەکانیان لێ ببێتەوە و یا و کاتەکەت خاوێن بوونەوە دەیخەمە سەر ئاگر ئێستا کەنگرەکانم خستە سەر ئاگر بەس ئاوم زۆر تێ نەکردووە هەمووی پەرداخێکی یان نیو پەرداخلەوەی زیاتری تێ ناکەم بۆی ئاوی خۆیان دەداتەوە زۆر ناسکن زۆری ناوێ لەوانەیە هەر دەدەقا چارەگێکی بوێ تۆزێ نەرم و جوان دەبێ ئەگەر نەرم بوو یەکسەر دوو قوڵپەکەیدا دەخینە ناو سەبەتێک دەیپاڵەوین
کەنگرەکان زەر بوون ڕۆمکردنە ئەو سەبەتەیە تا تۆزە ساربوون هەنجە دەستم کرد بە پانکردنەوەیان بەس کەنگری ئاسۆسی دایم شیرنە بەس تا بارانیش زۆرتر بن کەنگرەکە خۆشترە هەنی بەکە باران کەمە کەنگر چیر و تۆزە خۆش نییە وشکە بەزەگە باران بتر بن دایم تامی تەنگەرەکە خۆشترە خەڵکی قەدیم بە زۆرێک بوو بە بەهار کەنگر و کاردوی خواردووە جابرژیوە کەنگر و کاردوو بووە ئێستا نەبوو هەر چێشت و گۆش بێ هەر چێشت و گۆش بێ ئێستا کاتیەوەی هاتووە ڕۆنەکەی بقرچێن و دەستکەم بە سوورکردنەوەیان ئێستاش ئەوە هێلکەکەی کاتیەوەی هاتووە هێلکەکەی بۆ بشڵقێنم و زانە کنگرەکانی دەم و بیخەمە ناو ڕۆنەکەی ئاواتی هەڵسوم و بۆ لە ناو ڕۆنەکەی هاوێ سوور دەبێتەوە بخۆی بە جوانی بەسگە هێلکەی پێوەنەوێ بڵاو دەبێت لەسەر سفرا وڵاجا پیوازی تەڕە پیوازی لەسەر دەخوێ ترش و خوێی لەگەڵ دەخورێ و ماستاوی لەگەڵ خۆشە و ئەگە دۆ هەبێت دۆ خۆشتیش ئەلا بۆ ڕەمەزانە خۆشە بەس گەنجەکەیان نایخۆن پێ بە تەمانەکان دەیخۆن بەس گەنجەکە نایخۆن دەبێ بەردەوام چێشتیشیان بۆ لەگەڵ لێنێ دەستان خۆش بێت دەست خۆش کاک پێیان کنگرێکی جوانی ئامادە کردبوو حەزت لە کنگرە ئەری وڵا لە فەسلی بەهار زۆر خۆشە زۆرێ خۆیت یانەویش یەک جار زۆر ناخۆم یەک جارێک دوو جار ئەخوێن زۆر چۆن ئامادەیەکەن وڵا ئێمە لە ڕۆژهەڵات شێوازی بە خۆرشت چی ئەڵێن خۆرشت شلە ئێمە هەر شلێکمە هەیە بە ناوی خۆرشتی شلێک کەنگەر لە ئێران یعنی لە ڕۆژهەڵات ئەوم نەخواردووە ئێمە لای ئێمە سوورەکرێتەوە سوورەکرێتەوە لەگەڵ هێلکە وەکو هێلکە ئارت ئێمە هەر ینی خۆراکێک هەیە بە ناوی خۆرشتی چی تێکەڵەکەن وڵا گۆشتی تایە گۆشتی تایە تر ئەو کەنگەرەکەی تایە زۆر خۆشە هەستەکەم لە خواردن دروستکردنا باشنی نەوەڵا باش بەس عیدی خواردنی ئەرێ وڵا باش دی بۆ چێشت دروستگە هە باش دی حەزت لە چه خواردنێکە زۆر ینی ئەوە وڵا هەموو خوراکی خۆشە ینی بەڵام خۆ زۆربەی ئێمە ئەوی نمەکی خوا بێ لە بەهاریەکان بەهاریەکان ئێستا کاتی بەهار کنگر کاردی چوزان یاپراخە یاپراخی گەڵامێەوە ئەرێ وڵا ئەوش زۆر خۆشە بەشت بۆچی هەراڵێن ژن حەزی لێتی ئەو نیە پیاویش حەزی لێ والله هەرڵەن ژن حەزی لە یاپراخی گەڵامێەوە بەسەر ژنا بڕاوەتەوە زۆر لەسەرەوە قسەتان لەسەر دەکرێت لە وەرزی بەهار کوردستان هەڵبات بەفیت و بەرەکەتە جۆرەها ڕوەکی تێداهەیە کە بەشێک لەو ڕوەکانە کورد لە دێر زمانەوە توانیویەتی بە جۆرەها شێوازبی کاتە چێشت و هەڵبەت خواردنیش بۆ خۆی کولتورێکی تایبەتە ئەو لە ناویاندا کنگر و کاردی و بە تۆڵەکە و بەڵام کنگر و ئەو کنگرەی ئەو خاتو ئێران زۆر تایبەت بوو ڕۆژان هی ئەوە بوو ئێستا بە پارشە و بێخێمانی ئینشاءالله هەموو کاتێک هەمیشە کوردستان کورد و کوردستان بەردەوام بێ بەرەکەتی ڕۆژ بە ڕۆژ فرەتر و فرەتر و فرەتر بێ ئینشاءالله سفرەخوانی هەموو خێزانێکی شەر ئاوەدان و پڕ خواردن بێت بۆ مانگی ڕەمەزان پڕ بەرەکەت بێ ئینشاءالله بەڕێزانێکی دیکە لەو بڕگانەی کە هەمانە فیچەری ڕەمەزانە ئەم فیچەرەی ئێمە باسی خاتوونێکی گەنجەکەین کە ئەو لە 11 ساڵیەوە چۆتە وڵاتی بەریتانیا لەوێ کۆڵی نەجاوە بەردەوام خوێندوێتی پارێزەرە یەکێکە لە پارێزەرە دیار و سەرکەوتوەکان کە ڕەنگە ڕۆژانە چەند دۆسیەک ئەو بەڕێوەی ببات لە دادگا جیاوازەکانی شارەکانی بەریتانیا حەزاکەم هەموویتان بۆ باس بکەم خۆتانم خاتونە گەنجە جوانە ببینن باسی ژیانی خۆیەکە باسی کارەکەیەکات کە چۆن گەیشتووە بەم ئاستەی ئێستا
من ناوم زریان مزەفەر کەریمە تەمەنم 30 ساڵە لە تەمەنی 11 ساڵیە وەکو هەرموو ڕەوەندێکی کورد ڕێمان کەوتە ئەوروپا لەگەڵ خێزانەکەمە لە وڵاتی سوید نیشتەجێ بووین هەتا تەمەنی 18 ساڵی لە سوید بووم پاشان لەگەڵ خێزانەکەمان گەڕاینەوە بۆ کوردستان لە کوردستان پۆلی 12م تەواو کردووە پاشان لە تەمەنی 20 ساڵیە ڕێم کەوتە بەریتانیا وە لێرە لە بەریتانیا ژیانی هاوسەرگیریم پێک هێناوە. هاتم بۆ ئێرە حەزم کرد بەردەوام بم لە خوێندن بۆیە دەسم کرد بە پرۆسی خوێندن لە سەرەتایە لە زانکۆ بۆ مێژوو کۆمەڵناسیم خوێند کە ساڵێک بوو ئەوم تەواو کرد پاشان حەزم کرد لە یاسا بخوێنم بۆیە یاسا و بزنسم خوێن لە زانکۆ دوای ئەوە بۆ پارێزەری ڕاوێژکارم خوێند لە هەمان کاتیشا ماستەرم لەگەڵا کرد بۆ لە ئێستەیە من وەکو پارێزەری ڕاوێژکار ئیش ئەەکەم ڕۆژانە کاتژمێر 6 بەیانی هەڵەسم لەخەو یەکەم شت ئەچم بۆ وەرزشەکەم چونکە لای من زۆر گرنگە کە گرنگی بیەی بە جەستەی خۆت لەگەڵ تەندروستی خۆت دوای ئەوەی کە هاتمەوە نانی بەیانیە خۆم و پێش خۆم ئامادە ئەەکەم بۆ ئیش بەڵام پێش ئەوە پیاداچوونەوەیەکەکەم بە کەیسەکان دوای ئەوە ئەڕۆم بۆ ئەو شارێک کە کەیسەکەی لێیە من ئیشەکەم وایە کە هەر ڕۆژێ و لە شارێکم لە دادگای شارێکم ئەو دادگای من ئێستا بۆی ئەڕۆم کاتژمێرێک دوورە ئەمە ئیشی ڕۆژانەی منە هەر ڕۆژێ لە دادگای شارێکم هەیانە سەعاتێ دوورە هەیانە 2 سەعات دوورە هەیشە 30 دقەیەک دوورە من بە ئۆتۆمبیلی خۆم هاتوچۆکەم بۆ زۆر کاتی ژەگەر زۆر زەڕور بێ ئەوە بە قیتار هاتوچۆکەم. خۆم بە بەختەوەرە زانم کە وەکو خانمێکی کورد بڕوانامەی بارستەرم بەدەست هێناوە لە وڵاتی بەریتانیا کە ئەکاتە پارێزەری ڕاوێژکار لە ڕێوڕسمێکی شایستەدا ئەو بڕوانامەی بارستەم پێ دراوە و هەروەها لەو ئاهەنگەدا نازناوی یەکەم خامی کوردم پێبەخشراوە. لە دوای تەواوبوونی هەر کەیسێک لە دادگا من لە پشوەکانمە ئەبێ ڕاستەوخۆ بە ئیمێل یان بە تەلەفۆن ئەو کەسانی سەروی خۆمەوە ئاگادار بکەمەوە لە بڕیاری دادوەر. ئەو کێسانەی کە یەتە لای من زیاتر کەیسی مەدەنین کە زۆربەیان خانوبەرەیە یان خاوەن ماڵ و کرێچیە یان مۆرگجە قەرزی بانک یان حادیسەی سیارە بە تایبەتوانی کە مناڵی تایە زۆربەی کات من پارێزەری کۆمپانیا و بانک و یان خاوەن ماڵم لەو کاتانەیە ئەبێ دادوەر ئەو بڕە پارەیە قبول بکات پێش ئەوەی کەسەکان ڕێەکەون. طبعاً هەموو شتێک کە بتێ بەدەستی بێنی ماندووبوونێکی زۆری ئەوێت زۆر سپاسی خێزانەکەمەکەم ئایلەکەم خوشکەکانم هاوسەرەکەم کە هەمووی ماندوو بوون بەمنەوە بەڕاستی بە هاوکاری ئەوان نەبووە من ئاگەشتم بە ئامانجی خۆم.
ئامۆژگاری من بۆ خانمانی ئێرە ئەوەیە کە گرنگ نییە لە چ جێگەوەک هاتوویت یان چ باگراوندێکە هەیە ئەگەر بەجددی کار بکەیت و هەوڵ بیت ئەوە ئەگەی بۆ ئامانجەی کە ئەتەوێت. ئەمە کۆتایی پارشێوی ئەمڕۆمان بوو بەڵام سبەینێ لە پارشێ و جارێکی دیکە لەگەڵتانە بینەوە لە نێو بڕگەکانماندا بابەتی زۆر جیاوازتر و جوانتر هەیە هەر لەگەڵ کاک پەیام و ئەم تیپە میوزیکیە تیپی میوزیکی لۆر کاک پەیام بەرهەمی کۆتاییتان چی دەبێ؟ ئاهەنگێک هەیە بە ناوی یاران ئەڵێن ئەڵڵا ئەویش تکسەکەی شیعرەکەی لە وەفائیە ئەوە لە وڵاتانی دیگە کاکە دکتۆر ئادەم من زیاتر شاید بڵێم لە 32 وڵاتی دنیا ئێمە کۆنسرتان هەبووە ئێمە ئەم یاران ئەڵێن ئەمە بە فارسی یار میگویاد ئەڵڵا ئەمە لە بەرخاتری ئەوەکی سە لە کوردستانیم کردومەتە کوردی ئینشاڵا بەدڵی بینەران و بیسەرانی بەڕێز دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئێوەش بەڕێزان کە لەگەڵمان بوون بەم هەرەمە کۆتایی بە پارشێوی ئەمڕۆ هێنین. شيداي سحراي دقريم هروق وفاي شيتو شيداي سحراي دقريم هروق وفاي جيب كملة ضلي سوداي هريان دسيا اللي دوا جيب كملة ضلي سوداي هريان دسيا اللي دوا يا ران علينا الله دلداران علينا الله يا ران علينا الله دلداران علينا الله عاشقي لقاء دلدار يا رسول الله مج عاشقي لقاء دلدار يا رسول الله لا زال تعقيد أبروي ميني ظلفا دم كيشي لا زال تعقيد أبروي ميني ظلفا دم كيشي خو وقت من كافر بمشي بكام قبل مقوراوا خو وقت من كافر بمشي بكام قبل مقوراوا يا ران علينا الله دلداران علينا الله يا ران علينا الله دلداران علينا الله مج
عاشقي لقاء دلدار يا رسول الله إيه مج عاشقي لقاء دلدار يا رسول الله